بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام و هاوکارم هۆنیا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین بۆ مێدەی تاکۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. بەناوی خوای گەورە و بێ هاوتا سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست لە شوێنێکە و بینەری پەیامی ڕۆژن ئەمڕۆژ با کۆمەڵە بڕگە و بابەتەوە لەگەڵ هاوکارانمانە لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی چەندین تەوەرە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە. عەزیزان لە بڕگە بابەتانی ئەمڕۆ بۆمان ئامادە کرد و بڕگەیەکمان هەیە تایبەتە بە وەرزشی شاخەوانی پێکمان ئەویژێکەکە لە وەرشانی کە لە ئێستادا زۆر باو خواستێکی زۆری لەسەرە و شێواز و ڕێکاری تایبەتی هەیە بۆ ئەنجامدانی و پێویستی بە کەرەستەی پێویستە بۆی ئەمڕۆ میانێکمان دەبێت لێرە باز لەوە دەکەین کە ئەو شوێنانە چین ئەو شاخانە چین کە پێویستەکە ئێمە سەردانیان بکەین واتە بۆ وەرشی شاخەوانی گونجاون و چۆن خۆمان ئامادە بکەین کاتێ دەمانەوێت ئەم وەرشە ئەنجام بدەین. بەڵایزان لە بەشی دومی پرۆگرامەکەشمانە باس لە بابەتێک یاخود دیاردەیەکەکەین بە تایبەت لە کۆمەڵگەی کوردەواری بەداخەوە زۆر باوە ئەویش توانج و قسەی تاڵ و ترش زۆر جار قسەی نەرێنی وا لە ئێمە دەکا ڕەنگە کاریگەری لەسەر دڵ و دەروونمان دابنێ. ئێمە وەکو مرۆڤێکی وشیار و کامڵ و عاقڵ چۆن بتوانین وەڵامی توانجەکان و وەروەها قسە ترش و تاڵەکان بدەینەوە بە جۆرێک کە کاریگەری دەرونی لەسەرمان نەبێ و بەبێچانەوە بتوانین زیاتر وا لە ئێمە بکە بەهێز بین. بەڵێ عەزیزان تەوەرێکی تریشمان هەیە کە کۆتا تەوەرمانە ئەمڕۆ باس لە ئەوە دەکەین کە چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بکەینە سەرمەشقێک بۆ خۆمان بگومان ئەو سەرمەشقێک بووە بەڵام چۆن پێویستەکە کە ئێمە پێ بەپێی سونەتەکانی وە پێ بەپێی ئەو پەیامی کە گەیاندوێتی بڕۆین لەگەڵیدا و بکەینە سەرمەشقێک بۆ ژیانی خۆمان بگومان جوانترین نمونەی مرۆڤایەتی بووە تەنانەت بۆتە جێی سەرسامکردنی ئەو کەسانەی کە موسڵمانیش نەبوون بۆیە ئەو پایەکی بەرز و سەرمەشقێکی گەورەیە بۆ ژیانی ئێمە بابەتی سێمیشمان تایبەت دەبێت بۆ. بەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و بەرز و نزمی پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە چۆنیەتی هەڵبژاردننی شوێنی گونجاو یان کاتی گونجاو بۆ ئەنجامدانی وەرزشی شاخەوانی و بە دڵنیای وەرزشی شاخەوانی لە پاڵ شوێنی گونجاو و کاتی گونجاوە پێویستیشمان بە کۆمەڵێک کەرەستە و وەروەها ڕێنمایی و ئەزمون هەیە بۆی بتوانین وەرزشی شاخەوانی ئەنجام بدەین. لێرە گفتوگۆ دەکەین دەربارەی وەرزشی شاخەوانی بە میوانداری زۆر بەڕێز ئیبراهیم کەریم شاخەوان.
کاگیبرایم زۆر بەخێر زۆر سپاس. وەرزشی شاخەوانی گەر هەڵە نەبم لە هەرێمی کوردستان گەرچی مێژوویەکی زۆر کۆنی نییە، بەڵام ئێستا گرنگی پێدرێ و گروپی شاخەوانیمان زۆر ئەگەر بەگشتی ئاماژەیەک بە وەرزشی شاخەوانی بکەین سەرەتا لە هەرێمی کوردستان. سەرەتا سڵاو ڕێز بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیامی عەزیز. دیارە وەرزشی شاخەوانی وەکو جەنابتان فەرمووتان مێژوویەکی ئۆتۆی نییە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە شاری سلێمانی بەگشتی. لە ساڵی 2012 بۆ 13 ئەمەشە لە ناو سلێمانی دروست بوو و دواتر پەریچەند بۆ شار و شارۆچەکان و دواتر شارەکانی تر. بەڵام خۆشبەختانە ئێستا خەڵکێکی زۆر ئاشنایی شاخەکان بووە، سەرەتا بە کەلتورکردن بەردەست پێکرا و ئێستا کەلتوری تێپەڕاندۆ و ئەتوانم بڵێم قۆناغێکی ترەوە کە تر پەرە بە بوارەکە درێ و کاری زۆر باشەکرێ و گروپی چەند گروپی زۆر هەیە لە ناو کوردستانە کە لە ئاستی زۆر بەرزەکارەکەن. کاکبێ هەموو کەسێک دەتوانێت وەرزشی شاخەوانی ئەنجام بدا، با بڵێ لە ڕوو تەندروستیەکەی وەگەر من جۆرێک لە نەخۆشیم هەیە توانمەوە بکەم؟ ئەتوانی بڵێ هەموو کەس ئەتوانێت بەشدار بێ، بەڵام شێوازی بەشداریکردنەکان جیاوازە. ئێستا گەر کەسێک تۆزێک تەمەنێکی هەبێ یا خود نەخۆشیێکی هەبێ یا با بڵێن توانای جستەی کەمتر بێ لەوانیکە لەو گەشتان ناتوانێت بەشدار بێ کە بەشێک لە گروپەکان مەسەرەن گەشتی ئاسایی پێوترێ یان گەشتێکی گشتی پێوترێ یا گۆڵگەشتێکی پێوترێ، ئەمانە ئەتوانن بەشداریتیا بکەن کە و شوێنانش دیارە شوێنی ئاسانە و زیاتر شوێنی گەشت و گوزاریە یاخود ناو سروشتە بەم شێوانە ئەوە ئاسایی ئەتوانن بەشدار ببن. کاکی برایم جاران لە مناڵیانوت هەموو لا کێشەیەک چوار گۆشەشی هەیە، بەڵام هەموو چوار گۆشەیەک لا کێشە نییە. ئەتوانین بڵێن هەموو شاخەوانێک ئەبێ شاخڕەوی بکە، بەڵام مەرجنی ئەوانێشن بۆ شاخڕەوی شاخەوانی بکەن. دەست خۆش بێ شتێکی زۆر جوانە دروژان. من ئەمەوەتان بۆ ڕوونکەم و یا بۆ بینەرانی ڕوونکەینەوە کە هەر کەس چوە شاخەوان نییە یا چوە ناو سروشتۆ شاخەوان نییە. شاخەوان بە کەسێک ئەوترێت کە مەشق خولی بینی بێ، خوچەند خولێکی بینی بێ، کەرەستە و پێداویستی هەبێ و ئەو کەرەستە و پێداویستیانەش بزانێت لە چ شوێنێک و چ کاتێکە بەکاری هێنێ، بەمە ئەوترێ شاخەوان. بەڵام خەڵک زۆر ئەڕواتە شاخ و ڕاستە شاخەوان نییە. کەواتە تۆ تاگەیتە شاخەکە یاخود تاگەیتە و شوێنە گونجاو بووی کۆمەڵێک ئەو ڕێنمایانەی هەیە جێبەجێکی و سەرکی بەسەرچیایەکە، تۆ ئەبێ شاخڕەویش بکەی بە دڵنیایی وایە. زۆر باشە. کەواتە وەکو شاخەوانێک با دابنین بەیانی پلانێکت هەیە گەشتێکەکەیەکی بۆ چیە؟ ئەنێ وەکو شاخەوانێک پێویستە لە چ باردۆخێکی دەرونیابی یاخود لە چ باردۆخێکی جەسەدیابی چۆن پلانەکانەکەی چۆن ڕێگەکەون چۆن نەچن بۆ شاخ؟ خۆی هەمیشە دوو جۆر چون شاخە، ینی با بڵێن هەیە بە پێی خۆشە چەند کەسێک ڕێکەوتون مەرجنیەک گروپ بێ، چەند کەسێک ڕێکەوتون یاخود بە گروپ. ئێمە گەر بە گشتی باسی گروپ بکەین، چکۆمە زیاتر لەسەر گروپ قساکەین نەک لەسەر شتە شەخسیەکان. ئەگەر لە گروپ بڕۆین دیارە بەرپرسی گروپەکە یا بەرپرسی بەشی تەکنیکی گروپەکە یا بەشی چالاکی گروپەکە بەرنامەی داڕژیان کردو بۆ شوێنێک باشە، بەرنامە داڕژیان کردو بۆ شوێنە دیارە هەر لە ڕووی هەڵسەگاندیان بۆ کردو لە ڕووی شوێنەوە، لە ڕووی هەڵکەوتی شوێنەکە، ڕێبەری شوێنەکە، مەسەرەن چەندە شارەزا بن، مەترسیەکانی شوێنەکان هەمووی لێکداوەتەوە، پاشان بەرنامە بۆ ئەودانن کە گەشتەکە ڕاگەن لە ناوخۆیانە یاخود لە پەیجەکانیانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دواتر بەو شێوازە ئارشن. وڵا ئەم خاڵەوانیان زۆر گرنگە، ینی کاتێکیەوە چەند کەسێک دە کەس چوار کەس پێنج کەس ئەچن بۆ شوێنێک ئەوە نیە ئاڵا با بسمیلا لە خۆمانەوە بڕین بۆ شوێنە پێشتر زانیاری تەواوتان هەیە، چکە ڕەنگە بۆ کەسانێک کە بیانەوە ئێستا بێنە ناو ئەم بوارەوە یاخود شاڕەوی بکەن. ئەم خاڵە تۆزێک گرنگە بۆی شارەزایی با بڵێن ناوچەکە من بەتایبەت چیاکانی ئەمە مەترسی مینیشمان هەیە تۆزێک لەسەرەوە قسەمان بۆ خۆی با بڵێن ئەو شوێنانەی کە
هەڵبژێرێ بۆ گەشت شێوازی گەشتەکەت یاخود چون بۆ شاخەکەتەوە پێشتر یا ئەندامانی گروپەکە یا سەرپەرشتیارەکە یان بەشێک یا هەر کەسێک لە ناو گروپەکە ئەگەر شارەزایان هەبێ بۆ شوێنەکە و پێشتر پێیان ڕۆشت بێتن یاخۆ ڕێگەیان تێکوت بێ ئەوە لەوانێت کارەکە ئاسانتر بێ بەڵام ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیان نەبێ مەسەرەن شارەزانە بێ ئەبێ بچن ئیستیعانە بکەن بە خەڵکی گوندنشینەکانی نزیکی ئەو شاخەیە ئەو شوێنە داوای هاوکاریەکەن بۆ ڕێبەریکردنیان بۆ ئەوەی کە لەگەڵیان نابنۆک و شارەزایەکی ناوچەکە و تاگەرنە ئامانجەکەی هەر لە خۆ ئامادەکردندا ئەو کەرەسانە چیەکە پێویستەکە لەگەڵ خۆ تابی بێ ئایا جیاوازی لە نێوان کەسێکا هەیە کە تازە دەسی کرد بێ بۆ مرشە لەگەڵ کەسێکا کە ماوەیەکی زۆرێکە هەستەکەم ئەم کەرەسانی هێناوتە زۆرن یعنی ئەمە ئەبێ بۆ هەموو کەسێ ئەم هەموو کەرەسێ بەرە لەگەڵ خۆیان و پێویستەکانی چین بۆچی باشن من پێشەوەی بینە سەر بابەتی خرستەکان با منەمەوە ڕووکەمەوە شێوازی گەشت کە بڵین پێویست ناکە هەموو کەسێک ئەم کەرستانەی پێبێت چەند کەرەستەیەکی سەرەتایی هەیە کە پێویستە ئەو کەسەی ڕاتە شاخ پێی بێ دوایەوە کەسێک کە یەکەم جارەتی هیچ شارەزایکی لە بەکارێنان ئێوانە یار ناشدانێ ناوی چیان چۆن بۆچی بەکاردێ لەبەرەوە بۆ هەموو کەسێک گرنگ نییە ئەمانە بەڵام ئەو کەرەسانی کە پێویستە پێت بێ بۆ کەسێکی سەرەتایی جانتایەکی کۆڵە پشتی تر مەسەرەن گونجاو بێ دەسێت جلوبەرگی زیادە ئاو مەسەرەن ژەمێ خواردن لایتی سەر زۆر گرنگە کە دایمە پێت بێ لەگەڵ هەندێشتی مەسەرەن لە سەرەتایی هەیە بڵێن ئەوانە کیفایەتە بەڵام ئەگەر کەسێکی وەکو شاخەوان بڕوە بۆ شارەزایی هەبێ پێویستە هەر شاخەوانێک بەلایەنێکەمەوە پارچەیەک یا دوو پارچە کەم پێوترێت تەنافی تاکە کەسی مەسەرەن لە 8 مەتر بۆ 10 مەتر تا 15 مەتر یا مەسەرەن لە تیمەکە شایەک پێویستەکە یەک کەس کە ئەوش بەپرسیتێکی تەکنیکەکە بێ تەنافێکی کاک ئیبراهیمەگەیەکی کام بێ بە من ئەمە هەر لەسەر جارێ لەسەر ئەمە بۆستین چکەمە مشکلەیە تۆزێک قسەمان لەسەر هەڵبژاردننی ئەم تەنافەوەکی کوالیتێکی چکەمە تۆ لە ڕەنگە لە ڕێککەوێ مەترسی دروست بێت و هەموو ژیان بکوێتەوە سەر ئەمەی کە پێی دابەزی یا یەک تۆز پێی بچیتە سەرەوە چۆن ئەمە بزانین کوالیتی باشە یاخود کەسێک ڕەنگە هەر بۆ خۆشی بێوێ هەی بێ تۆزە لەسەر ئەمە قسەمان هۆکی چکە زۆر جار بینیومە ڕەنگە شتێکی وا ڕووباتر تۆ ژیانت بند بێ بەم چەند بەدڵنیایە دیارە ئێمە تەنافمان دوو جۆر هەیە ستاتیک و دینامیکمان هەیە ئەمانش با بڵین حەجمی هەیە لە 6 ملیم بۆ 8 ملیم بۆ 10 ملیم 12 ملیم دیارە ئەمە 8 ملیمە بۆ تاکە کەسی بەکاردێ حەبلێکی با بڵین تەنافێکی ستانداردی جیهانیە کە فدراسیۆنی شاخوانی جیهانی پەسەندی کردووە هەموو تەنافێک نابێ ئەم تەنافە دیارە توانا و هێزی زۆر لەوە تەنافە ئاساییەکانی کە زیاترە کە ژیانی کەسەکەی پێوە بەندە لە بەرەوە ئەم جۆرە تەنافانە بۆ ئێمەمانان یا بۆ شاخەوان هیچ مەترسێکی نییە بەڵام بزانی چۆن بەکاریێنی بەڵێ شێوازی بەکارێنانەکەی گرنگە چکم تۆ من تاوارە ئەم پێ بێ ینی چی سادێکی دەکەم لە شاخە نازانم بەکاری بێنم ئەیکەواتە سوودی چییە بە جانتاکەمان پێ قورس کردووە یار وەکو دیمەنە بڵم پێمە نەخێر ئەبێ وتوان جوگەر کەرەستەکان زۆرن ئێمە ناچینە باوەری بابەتی تەکنیکیە کاریەکەەوە لەبەرەوەی کە گەر باسی تەکنیکین خەڵکانێکی شارەزامان هەیە لە ناو گروپە شاخەوانەکانە کە مەفروزە ئەوان بێن ڕوونکردەوەن بەس ئێمە باسی شتە سەرەتایەکانەکەین کە تەنافۆر ڕەنگەکانی تەناوەکو حەز و دیزاینە بەڵێ هینی نییە لە بەندیەوە نەخێر پەیوەندی بە ئینۆنێر بەس ڕەنگەکانەوە دیزاین و حەزەکەیە ئەجینا هەر جۆری تەنافەکە کە ئەمە پێویستە هەموو کەسێک یا هەموو شاخەوانێک ئەگەر دەسەکاتە شاخیا شاخەوانی مەفروزە پارچەیەک یا دوو پارچە یاخو یەک پارچە بەلانیکەمەوە لە 8 مەتر کەمتر نەبێ پێی بێت ئەتوانی پێمان بڵێ چۆن بەکارێت شێوازی بەستنەوەی هەیە یاخۆت بەدڵنیایی شێوازی بەستنەوەکەی هەیە من ئێمە بە ناچینەوەتم وردەکاری تەکنیکەکەی چکم بەڕاستی خەڵکانێک لە من شارەزاتر کە من بە تەنها خوێندکارێکی ئەو کەسانم با بڵێن لە تیمێکە
بەلانی کەمەوە تۆ 5 کەس بۆ 6 کەس لەم پارچەی پێ ئەگەیتە لە شوێنێکە لە شتێکە لە شاخێک ئاگەیتە بربەستێک یا دیوارەیەک پێویستە یا سەرکەوتنە یا دابەزینە ئەم تەنافانە سەیرەکەی ئەو کەسێک لە ناو تیمەکەیە کە پێوترێ بەرپرسی بەشی تەکنیکی کە لە شارەزای هەیە لە بەکارهێنان و مامەڵەکردن پێوەوە ئەم تەنافانە لەیەک بدرێت بە شێوەیەکی تەکنیکی یا بڵێن بە گرێکی تەکنیکی چەند تەنافێک لەیەکە درێ دواتر بە شێوازێکی کە ئێمە هاڕێستمان هەیە ئەو شوێنانەی کە تۆزە سەخت بێ ئەو بێ مەسەلەن ئەمە هاڕنێستە ئەمە هاڕنێستە کە ئەمە ئەگەر ئەو کەسانی کە ئەچنە شوێنە سەختەکان ئەتوانن ئەمەیان پێ بێت کارەکان بۆ ئاسانەکە زۆر زەرورە هەموو شاخەوانێک هارنێز مەبەست ئەو با بڵێن جۆرێک لێ سەری با بڵێن لە خۆتی ئەبەسێت شوێنی قاشت و ناوقەوت دەگرێت و زۆر سەلامەتە و شوێنە با بڵێن زۆر گرنگە مەفروزە هەموو شاخەوانێک لەگەڵ ئەو تەنافە تا کەسانە بەلایانی کەم دوو کارابین بەلایانی کەمەوە دوو کارابینی پێ بێ مەسەلەن من چەند پارچەی چکشم پێ مسکاکی ئیبراهیم هەمیشە ئەوانە ئێمە چاودێری با بڵێن شاخەوانی چاوانێکی زۆر گەر بڵێن بترسین لەسەر کوالێتی ئەم شتانەیە بەڕاستی ئەمە توانای وەرگرتنی چەند کێشیان هەیە یاخود ڕووی داوە ئەزمون هەکراوە بۆی شکانی یەکێک لەمانەوە مەترسی دروست بێ یاخود تەکنیکەکان هەر باڵێن بەزارێکی باسیکەین یەکمان وا دانرێ هەمووی لەسەر یە قولاب نەوێگە قولاپێکیش بشکە یەکێکی تر بیگرێتەوە ئەو تەکنیکانەتان هەیە بڵێ ئەوە شتێکی جیاوازترە با بڵێن بەڵام ئەوەی کە بیسە وەڵام و پرسیارە دەیەمەوە مەسەلەن ئەمە پێوترێ کارابینی هەشت لەگەڵ دوو کارابینی ئاسایی لەگەڵ چەند تەسمەیەک ئەمە کە تەسمەی پێڵن مەسەلەن شاخەوان پێویستە بەلانی کەمەوە سێ چوار پارچە لەوانە کە مەسەلەن دوو کارابین هەشتێک یاخود بە بدیلی هەشتەکە ڕیڤەرسۆیە پارچەیە ئەگەر ئەوە پێی بێت لەگەڵ تەسمەیەک و پارچەیەک لە تەنافەکەکان ئەمە شێوازەکەی سەبارەت بە کوالێتی هەرێکێک لەمانە ئەگەر ببینین جەنابەت ئەمانە لە مادەی تیتانیۆم و ئەلمنیۆم دروستەکرێت کە بە مادەیەکی زۆر جیاوازە هێز و توانایەکی زۆری هەیە لەلایەن فدراسیۆنی شاخەوانی جیهانیەوە پەسەندکراوە مۆری پێوەیە و پێشە دەڵێت چەند تەن ئەتوانێت هەڵگرێ ئەمە لە کوردستان خۆشکر ئەم شتانە بە کوالەتی باش دەست ئەکەون ینی بەڵێ دەسەکەوێت بەڵام ئەمانە هیچی خۆر لە کوردستان دروست ناکرێت هەمووی لە وڵاتانی دەرەوە بەڵام ئێستا چەند شوێنێکمان هەیە کە توانێت ئەوانەی لێ دابین بکەیت زۆر باشە کاک ئیبراهیم جۆری ئەو کالەی کە ئەیکەن ئێستا لە زۆرێک لە شوێنەکانە کاڵی شاخەوانی شێ ئەڵەن ئەمە تایبەتە بۆ کەسانە ئەوە شتا چنێک گرنگە لەگەڵ ئەو کەرستانی بەکارهێنرێ بێکێک ئێمە لە ناو خۆمانەکە شاخەوانەکان ئەڵێن پێڵاو دڵی شاخەوانە باشە بۆچی ئەڵێن دڵی شاخەوانە تۆ ئەو جۆرەی پێڵاوی کە بەکاری هێنی طبعاً پێڵاوەکانیش توانم بڵێم جۆریان زۆر زۆرە باسی مارکەکان ناکەم چکون مارکەکان یا بە حەز و ئارەزووی کەسەکان خۆیدی بەڵام شێوازی پێڵاو دایمە هەمیشە ئەبێتەوە پێڵاوێک هەڵبژێری کە نیپود بێ بۆ نمونە ئێستا ئەم کالەی من بۆ شاخ نابێت چکم حاڵەتی ئەوە لە قاچ بێتەوە لە قاچ بێتەوە بەسەرەوە بێ پێڵاوی شاخەوانی تم و تۆڵە یاخود بڵێن بە شێوازێکی ستانداردی جیهانی دروست کراوە تایبەتمەندی خۆی هەیە ئەویش لە بۆ وەرزی هاوین جیاوازە بۆ پاییز جیاوازە بۆ زستان جیاوازترە یعنی جۆری زۆرە و شێوازەکانیشی جیاوازن ئەم شتێکە لێرە وەزان بۆ ئاسانکاریە بۆ ڕۆشتن دیارەوە پێوترێ باتوم کە ئەویش مەفروزە هەموو کەسێک گەر سەرەتاییش بێتە شاخەوە بەلایکەمەوە بێ هەردوو دانی پێ بێ ئەم مانە بەکار دێت بۆ سەرکەوتن و دابەزین و ڕۆیشتنی ئاسایی کە لە شوێنێکی ڕێکی شاڕووی هەتوانی بەکاری بێنین کە ئەتوانم بڵێم لە سەدا 20 بۆ 25 تا 30 هێزی و قورسایی جەستت لە بەجانتاوینەوە لە ئەسەر ئەژنۆکانت کەمەکاتەوە و ئاسانکاریت بۆ کا بۆ ڕۆیشتن بە تایبەتی بۆ سەرکەوتن و دابەزینیش
کاگی برایم لە کۆمەلگای کوردەواری لەبەرەوەی پەیوەندیەکی زۆر یان با بڵێن شارەکانمان ئەگەر زۆریش گەورە بن لە گوندەکانەوە زۆر دوورنین یاخود هەر چیاژ لە نێو شارەکان هەیە ڕەنگە ئاشنایەکمان هەر بە چیا و چوونە ناوچیا و سەرکەوتن و دابەزین هەبێ بەڵام کە بڕیار بێ کاری شاخەوانی بکرێت چەندێک گرینگە مرۆڤ پێشەوەی بچێتە شاخەوانی چیا وشیار بێ تووشی گرفتێک دەبێت چۆن کۆنتترۆلی خۆی بکات چۆن نەشڵەژێ ڕێنمایی بۆ کەسانەی حەزیان لە شاخەوانی و بەڵام با بڵێن بە ڕێچکە کلاسیکەکە ئیکەن گوێ نادەنێ ڕەنگە زۆر وەسای لەگەڵ خۆیان نەبە یان جلوبەرگەکەیان گونجاو نەبێ ئێمە دیارە بەڕاستی لەبەرەوەی کە لە وڵاتێکە ئاژین کە چواردەورمان شاخە هەر شاخەکانیش پشت و پەنای ئێمە بۆ لە هەموو سەردەم و شۆڕشەکان و نەکانە لەبەرەوە خەڵکێکی بێجگار زۆرمان هەیە کە پێشەنگی ئێمەمانان بوون کە ئێستا ئەوان هەروکو ئاسایە ڕوون ئێمە شاخەوان نین پێشەنگی ئێمە بوون هەم لە پێشمەرگایەتی هەم لە وەکو کاری شوانی و ئاژەڵداریان کردووە خەڵکانێکن شارەزا و توانایەکی باشیان هەیە بەڵام کەرەستە و پێداویستیش بەکارنایەنن دیارە من لێرەوە لەم هیوای سەلامەتی بۆ هەمویان نەخوازم هیوادارم کە هیچ کاتێ کچیان لێڕوونەدا و نمنەوە بەڵام هەمیشە پێیانەڵین چاوکراوە بن لە ئاستی ئەو شوێنانەی کە بۆیە دەچن بێگومان چەندین مەترسیشی هەیە ینی وەکو هاوکارم ئاماژەی پێکرد بەڕاستی پێویستی بە هوشیارەیەک کاتێتەوە دچی شاخەوانی دەکەی هەر بە نمونە کاتێک کەشوهەوا نالەبار بێ ئەمانە تا چەندە گرنگە کە شاخەوان بۆ نمونە ڕەچاوی بکات بزانێ ئەمڕۆ کەشوهەوا چۆنە بێ پێشبینیەکان چین بۆ ئەوی کە دووچاری گرفت نەبێتەوە کاتە ڕوو دەکاتە شاخەکان سەرەتا منەڵم خۆشببختانە ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە هەموو ئەوانەی کە شارەزاییان هەیە لە بواری شاخەوانی شارەزاییشیان هەیە لە بواری بەکارێنانی ئەتەرنێت و شارەزابوون لە کەش و هەوا من بۆ نمونە بەیانی ئەمەوێ بچم بۆ شاخی پیرەمەگرون لە ڕێی ئینتەرنێتەوە توانم سیرەکەم بزانم کەش و هەوا چۆنە بۆیە ئەمە تۆزێ بۆ ئێمە کارەکانمان ئاسانترە بەڵام کەش و هەواش ئێمە با بڵێن شاخەوانەکان بەگشتی ئەوانەی کە شارەزا و توانایەتی باشیان هەیە و با بڵێن زانست و زانیاری شاخەوانی بەباشی فێربوون ئەوانە کێشیان نابێت لە مەسەلەی کەش و هەوا چکم ئێمە لە هەموو جۆرە کەش و هەوایە کاچینە شاخەکان زۆر باشە کاگی برایم بێگومان شاخەوانی مادام بە گرودەرەی ینی لە پاڵ پێویستیەکان ڕەنگە ئیلتیزاماتێکی گوێڕایاڵی یاخود دەرونێکی ئارام زۆر گرنگە ئەگەر کەسێک تووڕە بێ عەسەبی بێ گوێڕایاڵ نەبێ بە کەڵکی شاخەوانیە مەسەن لیدەرەکە ڕەنگە بڵێ ئەوە مەکە پێی ناخۆش بێ یانێ لە ڕووی دەرونی ئارامی دەرونی چەند گرنگە بۆ شاخەوان خۆی مەرجاوەی کە چێتە سروشت بۆ ئەو بچێت کە مێشک و دەرونی ئارام کاتەوە چکمە هەمیشە لە ناو جەنجاڵیە کاژین لە بواری با بڵێن زانستی تەکنەلۆژیا و تەلەڤیزیۆن و هاژ و هوژی شار و سیارە و دەوام و ئەوە تۆ میشە لە ماوەی هەفتەیەکە سترێسێکی زۆرە لەسرە بەڵام کەچیتە شاخ ینی دەروونت ئارامەکەیتەوە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە بەو کەسە ئەو کەسانەشی کە با بڵێن هەمویان پەیوەستن بە گروپەکەیانەوە هەمویان ئیلتیزامیان هەیە بە سەرپەرشتیار و با بڵێ ئەو کۆمەڵە کەسێک کە سەرپەرشتی گروپەکەکەن خۆشبەختانە توانم بڵێم حاڵەتی وا زۆر کەمە بەڵام کەسانێک هەیە مەسەرەن گەشتێکی گشتیە بینی کە کۆمەڵی خەڵکی زۆر ئەڕواتە و گروپ ئەو گەشتەوە سێرەکەی وەکو پێویست ئیلتیزام ناکەن بە یاسا و ڕێسای شاخەوانیەوە دیارە سەرپەرشتیارەکان یاینەکە کە ئاگاداری کاتەوە چەند جارێک ئاگاداریەکان سێرەکەی و حاڵەتانە هەبووە و ئەشبێت و بەردەوامیش دروست ئەبێتەوە بەڵام ئەمە پەیوەندی بە هۆشیاری کەسەکەەوە هەیە ئایا ئەوەی کە دێت ئایا ئامادەیە ئیلتیزامی هەبێ بە سەرپەرشتیارەکانی ئەو گروپ و گەشتەکەەوە زۆر ڕاستە سەرکەشی زۆر جارە بینین ڕەنگە کەسێک بێوێت سەرکەشیەک بکە مجازەفەیەک بە حیاتی خۆی بکە ڕەنگە مەترسی لەسەر بێ ئەم گرفتانە وابزانم خۆشبەختانە لە هەرێمی کورسان قوربانیەکانی شاخەوانی کە من هەڵە نەبم لە چەند ڕۆژی ڕابردوو قوربانیەکی شاخەوانی هەبوو نازانم ئەگەر هەڵە نەبم سنووری پارێزگای هەولێر بوو بێ چەند گرنگە شاخەوان بیر لە سەلامەتی خۆی بکاتەوە ینی ڕەنگە پێویست نەکا کۆمەڵێک مجازەفە بە حیاتی خۆی بکە دیارە هەر کەسێک گەر بێتە شاخەوان پێویستە چەندین خول ببینێ
هەر لە خولیتی سەرەتاییەکانی شاخەوانی سەرەتاییەکانی بەردەوانی لەگەڵ فریاگوزاری کە ئەمانەی کە فێر بوو ئەو کاتە هەندێک کەرەستە و سەرەتاییەکانی سەلامەتیش بەکارهێنێ لەبەرەوە هەوڵ نادا سەرکێشی بکات چونکە ئەوەی شاخەوان بێ سەرکێشی ناکات سەرکێشی بەمانای ئەوە ناکرد نایە بچێتە شوێنێکی بەرزەوە یا شاخێ ببڕێ یاخود دیوارەیەک ببڕێ بە شێوەیەکی تەکنیکی بەڵام ئەیکا بەڵام بە شێوەیەکی ئەکادیمی کە زانست و زانیاری شاخەوانەکەی خۆی تیا بەکارێنێ لەبەرەوە نابێتە سەرکێشی بۆ کەسێکە کە دیوارەیەکە بینی سێرەکەی هەڕەمێکی بەبێ حەبلێک یا بەبێ ئەوەی کە کەسێک پارێزگاری لێ بکا بەبێ شتێ سەرەکەوێتە خوارەوە ئەبینی هیچ سەلامەتێکی بۆ خۆی دەپارێزەوە لەبەرەوە ئەوە بێتە سەرکێشی دواتر گیانێکەوێتە مەترسیە گیانێکوێتە مەترسیەوە بێ سەبارەت عەفوم کە بە ئەو حاڵەتەی کە جەنابەت باست کرد کە گیان لەدەستدان من هەر لێرەشەوە بۆ بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵی مامۆستا جەبارەکەم لە گروپی شاخەوانی شەمامە کە دوێنێ سی مانگ سینۆ لە شاخی سەفین بەهۆی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستدا خۆی گەورە سەبووری کە سوکارەکەی و ئامادەشیان بدا و بە بەشتی بەری نیشاد کە حاڵەتی ئەوانە حاڵەتێکی ئاساییە چکو ئێمە باسی گیان لەدەستدان بکەین گیان لەدەستانی سروشتی وەکو حاڵەتی دوێنێ ئەوە حاڵەتێکی سروشتیە یعنی ئەو لە ئیمکانات و قودرەتی خوای گەورە هەر ئەوەیە بەڵام جۆریکەمان هەیە گیان لەدەستدان کە بەهۆی سەرکێشی و مەترسیەکانەوە یاخود بەهۆی سەرکەوتن شاخەوانەوە حاڵەتمان هەبووە ڕۆحیان شاد بێ و هیوادارین و حاڵەتانە دووبارە نەبێتەوە کاکی برایمەوە پرسیاری هاوکارانمانە دەڵێن لە کوردستان ئەم جۆرە خوڵانە هەیە بۆی کە شاخەوان ببینە بۆی بە شێوازێکی ئەکادیمی و زانستیانە فێری ئەم وەرزشە بێت ئەمە خۆی لە خۆی کێشەیەکی گەورەمان هەیە بۆ حاڵەتە بەڵێ هەیە بەڵام ئێمە هەمیشە با بڵێن هەندێک گروپمان هەبووە لە ئاستی شخصی خۆیان خولێکی کردوتەوە لە ڕێگەی دۆست و برادەرەکانیەوە یاوە هەشمان شوێنیشمان هەیە کە با بڵێن لە ناو کوردستان ئێمە بەداخەوەش بۆ بە دوو ئیدارەیی فدراسیۆنمان هەیە لەگەڵ یەکێتی شاخەوانیە کە ئەوانیش خولیان کردوتەوە مەسەلەن لەوانەیە وەکو پێویست ڕاگەاندنێکیان بۆ کردێ بەڵام خەڵک بەداهانایەوە وەکو پێویست نەچووە چکم شتەکانیان مەسەلەن زیاتر زۆرە ملەیی بووە مەسەلەن حاڵەتی پارە وەرگرتن بووە کە پارەوەرگرتنەکەش ئاساییە تا حەدێک چکم مافیە و شوێنە وایە کە تۆ کەسیانەکەیێنی ڕایەنەرەکەیێنی پێویستی بە خەرجی و پێداویستی وانە هەیە بەڵام لە ضرورە هەموو کەسێک بتوانێ ئەو خلانە بەشدار بێتیایە و بەڵێ هەبووە بەڵام وەکو پێویست نەچوون بێت ئەگەر بمانەوێ بتوانین بە شێوەیەکی دروست فێر بین پێویستەکە کە تەنها بەشداری گروپە شاخەوانەکان بکەین یاخود ئەم خولانەش کە هەیە دەتوانین بەشدار بین و هەر سوودی خۆی لێ ببینین بەدڵنیایی وایە تۆ بەڵام گوا باشترە تۆ دەست کرد بێ بە بۆرشی شاخەوانی زانستێکت هەر وەرگرت بێ ئەنجا بڕێ بەشداری بۆ خولەکان بکەی چکم ئێمە لێرە خولەکانمان بە شێوەیەکی با بڵێن قوتابخانەیی نییە تۆ ئەچیت لە وڵاتێکیەوە ڕایەنەرەکەێنی ئەتوانێت 4 ڕۆژ مەسەرەن لەگەڵتان بێنێتەوە لەو 4 ڕۆژات تۆ وەکو قوتابخانەیەک فێرت ناکات شتە سەرەتاییەکانت فێرەکە شتە سەرەتاییەکانیش تۆ بۆ نمونە ئەوەت پێڵێ ئەڵەمە گریگریە لە خولەکەیە بەڵام تۆ نازانیت چۆن بەکاری بێن یان مەسەلەن چۆن دەستکەوێ یان چی لێ بکەیت بۆیە گرنگە شارەزایەکی ئاساییت هەبێ ئەنجا بەشداری خوڵانە بکەیت زۆر باشە کاکی برایم بابەتێکی ئەیبەسمەوە بە بابەتێکی تر لەم بەشەکەمی ماوانە هەرچەنە من زۆر دڵنیام شاخەوانەکانیان ئەوانەی بەم شێوەیە وەکو بەڕێستان ئەکادمی شاخەوانی ژینگەی سروش زۆر بە جوانی ئەپارێزن چەندێک گرنگە بەهۆی ئەوەی کە خواردن لەوێ ئامادە بکە ڕەنگە ئاگرێ بکەوێتەوە یاخۆت ئاژەڵێکی کێوی بگژی پەیامت بۆ چیاوانان یاخود چەند گرنگە شاخەوان چیاوان شاغڕە و پارێزگاری لە ژینگە و سروشتی کوردستان بکایان ئەو خواردنەی پێیتی جۆرێک بێ نە ژینگە زۆر پیسکانە لەوێش پێویستی بەوە هەبێ زۆر پێویستی بە ئامادەکردنەوە هەبێ وڵی من بەڕاستی ناتوانم پێیان بنێرم بۆ شاخەوان چکم شاخەوان خۆیان بەمانە شاخەوانن ژینگە پارێزن ژینگە دۆستن وڵاتەکەی خۆیان خۆشە چکم بە بیرروبۆچوونی هەموو شاخەوانێک ئەو ئەچێتە شاخ پێش شتێ خۆشەویستی نیشتیمانەکەی هەیە
لەبەرەوە شاخەوان ناچێت نە ئاگر بکاتەوە نە ئەو شتانە بکە. ئێمە کێشەیەکمان هەیە لەم بابەتەیە کە دوو جۆر خەڵکمانەیە کە چێتە ناو سروشتەوە بەعام. شاخەوانمان هەیە شاخڕەو نا شاخڕەویش هەر بەشێکە لە شاخەوانی لەگەڵ ئەوانەی گەشت و گوزارەکەن. ئێمە ئێستا لە بەداخەوە کۆمەڵی خەڵک پیا بوون بە ناوی گروپە شاخەوانەکانەوە ئەچن گەشتەکەن لە ناو با بڵێن بووە بە گەشت و گوزارتیایە. ئەڕوا گەشتێک ئەلانەکە لە پەیجەکەی خۆیان 100 کەس ئەڕوا. ئەم 100 کەسە لەوانەیە 20 خوێنکارە لەوانەیە خەڵکی ئاساییە ماسەرەن مامۆسەدی ئەموتیە ئەمانە گوێ نادەنە ئەوەی کە چۆن سروش دەپارێزن چۆن ئاگرەکەنە چۆنەکەن بەڵام شاخەوان هەمیشە لە جانتاکەی خۆیان کە ئەمە هەمیشاڵین ئەم کۆڵە ماڵی شاخەوانە لە شاخە هەمومان جانتا غازی خۆمان پێ تەباقی خۆمانمان پێ کەشتێکی بچووکە و بەکارێنین و نە ئاگرەکەینەوە نە ئەوەکەین بەڵام ئەوەی کە بەو شێوازە مامەڵەکە هەمویان کە بۆ گەشت و گوزارە چون و ئەوەش پارێزگاریکردن لە سروژێکێکە لە تایبەتمەندیەکانی شاخەوانی سەرکەوتووە بە دڵنیای وایە منەوەش ڵێمە دووبارەیەکەمەوە یعنی شاخەوان پێویستی بۆ نییە ئێمە پەیامیان بینێ خۆیان هەموو ژینگە دۆستن و هەمووی نیشتیمان خۆشەویستن. کاکی برایمەگە لە کۆتایی یا شتێکەما بە بینەرانمانی بڵێ. وڵی من بابەتێکە بوو حەزمە کرد باسمان کردایە بەڵام ببورن لەوانەیە کاتی ئەوەش نەبێ ئێمە وەکو شاخەوانان لە سنووری پارێزگای سلێمانی و لە کە پڕاستی با بڵێن هەموو گروپەکان جۆرێک لە جۆرەکان فەوزایەک دروست بوو بوو پێشتر ئێستا خۆشبەختانەوە خەریکی ئەوەین کە کۆدەنگیکی باشمان کۆ کردوێتەوە کە شێوازی ئەکادیمی شاخەوانی بگۆڕین بە شێوازێکی نوێ لە هەمومان لە ژێر سایی چترێکە بۆیە لێرەوە من ڕووی دەمەکەمە هەموو هاوڕە شاخەوانەکانم لە هەر گروپ و دەستە و کۆمەڵە و ڕێکخراوەکان کە کاری وەرشی شاخەوانیەکەن هیوادارین بێن بەهانای ئەو پرۆژە جوانەی کە ئامادە کراوە بۆ ئەوەی کە کارێکی باش و نمونەیەکی جوانی شاخەوانی نیشانی کوردستان بین بەگشتی. بەڵێ زۆر سپاس بۆ کاکی براهیم کەریم شاخەوان سپاس بۆ کاتێ بێمت بەخشی. بڵێ خۆشەویستان دەچینە سێ سادق و لەوێ ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە کۆتایی هاتن بە خولی یەکەمی خانی فەرموودە کە لەوێ ئەنجام درراوە پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات إذا فعلوا فاحشة أو ظلموا فرمودو فرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای قورآن سەرچاوەی دووەمی شریعەتی ئیسلامە و ئەتوانم بڵێم وەکو معلومی مامۆسایانە بەشی هەرە زۆری ئیسلام لە سونەتی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم قورآن شتەکانی بە گشتی و بە کورتی تایە تەفاسیل و وردەکاریەکەی هەمووی لە سونەتایە و سونەت و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەرجەمە و بەرجەستەکردنی ڕاستەقینەی قورآنن مثل قورآن کە هەر شتێک باسەکە هەر شتێک ئەمر پێکە بە شێوە عەمەلی و کرداریەکەی پێغەمبەر لەگەڵ ئەسحابە صلى الله عليه وسلم جێبەجێیان کردووە معنەوەیە بەرجەستەبوونی قورآن جێبەجێکردنەکەی بە شێوەیەکی عەمەلی ئەوەیە کە لە سونەتا وارد بووە جا سونەت بە ئەوەی فعل و قەولی پێغەمبەرە صلى الله عليه وسلم لەگەڵ تەقریری شیاوەتە شتێک کە پەسەندی کرد بێ و ئەسحاب کرد بێتیان و ئەو ناڕەزایی و ئینکاری لەسەر دەرنەبڕی بێ. زۆر سپاس کتابی خۆشەویستەکان دەکەین کە بە گەڕوتینێکی باش مامۆستایانی مینبەر و میحراب میراتگرانی ئازیز تاجی سەر ئێوەن خەمخۆری گەنج و لاوەکان فێری دینمان کەن بە فەرموودەکان فرسەتە و هەلە وەسێت بێلاوان قورئان بکەنە وێردی سەرزوبان.
لە شاری خۆشەویستی سەی سادق ساڵی یەکەمی قوتابخانە واتە خانەی فەرموودە بە پایان گەیشت بە پشتیوانی خی پەروەردگار بەردەوامە بین لە ساڵی داهاتووە و دیارە هەر ساڵی ڕابردوو ئەم خانی فەرموودەمان کردووە تۆش 5 قۆناغە قۆناغی یەکەممان هەبوو ژمارەی قوتابیەکەمان 20 قوتابی بوو سوات بۆ خی پەروەردگارەویشە بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە لە خزمەت فەرموودەبوونی پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دیراستەکردنی فەرموودەکانی شارەزابوون لە زانستی فەرموودە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەموو هجووم و بوختان و دژایەتی کە دژایەتی سونەتی پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەژێر ناوی جۆرا و جۆرە ولا خزمەتی ئەو کەسانەی کە فەرموودەکانی پێغەمبەریان لەبەرە لە خزمەتی عالمێک بە ناوی ئیلیاسی کوڕی جامعی کوڕی عەلی ئەربیلی کە لە بەڕێزان میوانە خۆشەویستەکان قوتابیە دڵسۆزەکانی خانەی فەرموودە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان بداتەوە خۆشەویستانم وەک ئاشکرایە لای بەڕێزتان کە خانەی فەرموودە یەکێکە لە دامەزراوەکانی ئەنجومەنی بانگەوازی کۆمەڵی دادگەری ئومێدەوارین کە بتوانین شان بەشانی برایانمان لە دەستگای نووری حیکمە کە ئەوان فێربوونی قورئان و جوان خوێندنەوەی قورئان خزمەتی قورئانی بەرز و پیرۆز و بەڕێز دەکەن ئێمەش بتوانین شتێکی شاری لەسەر شتێک گومانی لەسەر شتێکی سەڵوەتی کۆناغ و شوێنەکە حدیثانە علەما یەکتر لەسەر سەحیح وابن حجر العسقلاني خۆشەویستان هەمیشە وتراوە جێگەی فیشک چاکە بێتەوە بەڵام زۆر جار قسەی ناخۆش و نەرێنی جێگەکەی هەر ئەمێنێتەوە و ئەمێنێتەوە کاریگەریەکەی بۆیە قسە نەریەکان قسە ناخۆشەکان هەمیشە کاریگەریان لەسەر ئێمە هەیە بە شێوازێک زۆر جار بیرمان ناچێتەوە ئەمڕۆ باز لەوە دەکەین لە تەوری دۆممانە کە چۆن وڵامی ئەو قسە نەرێنی و توانجانە بینەوە کە پێمان دەوترێت و چۆن مامەڵی لەگەڵ تا بکەین کە کاریگەریەکی نەرێنی و ناخۆش نکاتە سەرمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زاهیرزانە توێژەری کۆمەڵاتی مامۆستا بەخێربێ سپاس بۆ ئامادەبوونی لە زۆر سپاس بەخێر خۆمەسەگە لێوە سلااو لە بینێرانی بەڕێز مامۆستا وەسمان لە قسەی نەرێنی وتان چییە؟ بڵێ وەکو جەناوت پێشتر فەرمووت کوردەواریڵێ زامی زار و زامی خەنجەر پێت بڵێم فەرقی چییە چاوەڕوانی مەرهەمە ئەم دەردی بێ دەرمانە و بەڕاستی ئەو تونند و تویژیانە یاخو دەربڕینی ئێمە زۆر جار بریندارکردنی دروستەکە کە لە شوێنی ینی مەولاناش قسەیەکی تری هەیە فەرمێ ئادەمی مەخفیز دەرزیرە زبان این زەبان پەرداز بەردەرگاهی جان ئەڵێ مرۆڤ شاراوەتەوە لە ژێر زمانیە ئەم زمانە پەردەی لەسەر گیانی جا لەبەرەوە زۆر زمانی سوور جاری وایە سەری سەوزی بڕیوە فیتنەیەکی دروست کردووە ئاشوبەیەکی ناوەتەوە بۆیە بەڕاستی بەکارهێنانی ئەم زمانە هەم ئەکرێ دەرد بێ هەم ئەکرێ دەوادە و ئەمە کاتێک کە بەکاری هێنین کاتێک بەرامبەرمان بەکاری هێنێت دوجار ریسپۆنس و وەڵامدانەوەی ئەم وەرگرتنی ئەو قسەڕەخانی کە بەرامبەرمان نەکرێ ئەو تانج و پلاور و تەشەرانی کە پێمانەوتری ئەوەش بەهرەیەکە لێهاتوویە کە ئەبێ لە خۆمانیان دروستکەین چونکە دنیا بە جۆرێکە ئەو مرۆڤانەی کە هەن هەموو یەک جۆر دەربڕینیان نییە هەیە دەربڕینەکەی لە شوێنی خۆیەتی دەربڕینێک کە قساکە قسەکانی بە پێزە شوێنی خۆی ئەگرێ بریندار ناکە ئەگەر عیبێکیشە چارەسەرکە بە شێوازێک عیبەکە چارەسەرەکە کە بریندار نەکە حافزی شیرازیە فەرمێ بەدەستی پیسەوە ناکرێ ئاماژە بکەی بۆ چارەسەری هەڵی خەڵک یعنی شێوازی دەربڕین زۆر گرنگە بۆ کاتێک تۆ تەوێ کەم و کوڕیەک
ڕخنێک لە من ئەگری ئەگەر شێوازی ڕخنەگرتنەکە و گونجاو بێ من زوو ئاسانتر قوبول یەکەم بەڵام جاری وا هەیە شێوازی ڕخنەکردنەکە تۆ مەبەستێکی دڵسۆزانت هەیە بەڵام لە دەربڕینێکی باشت نییە من واکەم لە بەر خۆما دەرئێکدانم بەرگریەکەم لە جەنابەت عازە بم هەندێک حاڵەت هەیە من حاڵەت لە دەربڕینەکانی تۆ تێئەگەم حاڵەت دەربڕینەکانی تۆ وەرەگرم بۆی خراپ مامەڵی لەگەڵاکەم بە توانج و پلار و تەشەری تێگەم یا لە ناخی خۆمە هەست بەکەم و کوڕیەکەم هەر قسێک بەرامبەر مەکرێن من هەستیارم بەرامبەریە ئەمە لە لای من لە لای بەرامبەرەکانیش لەو مرۆڤانەیەکە هەن کۆمەڵە خەڵک ڕخنەمان لێگرن توانجمان لێن تەشیراتمان پێکەن لەبەرەوەی لەوان سەرکەوتوترین بەغیلێک هەیە لە ناخیانە هەندێکیان لەبەرەوەی لە پەیام و ڕوئیا و مەبەستی ئێمە بەباشی تێ نەگەیشتون من قسەیەکەم کردووە ئەو بە جۆرێکی تر لە دیوێکی ترەوە لێکدانەوەی بۆ کردووە خراپ تێگەیشتووە هەندێک جار ئەو مرۆڤانە کە تەنها ڕخنە ئەگرن ئی ئەوەیە لە ناخی خۆیانە هەست بە ئەمان ناکەن لە خودی خۆیانە نەنگیە کەمیەک هەست بەکەم و کورتەکەنەوە بۆی حەسەکەن دەوروبەر بشکێنن تاوکوی خۆیان بەرز ببنەوە پێیان وایە ئەگەر جاران لە مەکتەب ئەم حاڵەت هەمان هەبوو ئەگەر بەهاتیناتە دەرەوە لە ئیمتیحانێکە ئەدوو کاکە چۆن بوویتەوە ئەگەر وتای خراپ بووم دڵت ئیستراحەتێکرا ئیش وتای خراپ بووم ئیستراحەتێکە لەبەرەوەی خۆ خراپی حستەگرامووی خراپ بێ ئەم هەستە هەیە لە ئەچێ بۆ لایەنێکی تریشیان سەرێکی لای کەسانی تریش ئەم هەستە یا لە دۆخەکانی تریژیانیش ئەم شێوازە بەرخوردەم شێوازە مامەڵە هەیە کەواتێمە بێ فێر بین خۆمان بەهێزکەین لەسەر بنەمای توانەکانی خۆمان نەک لەسەر بنەمای ڕوخاندنی بەرامبەرەکان بیزدەبێت کەواتە مامۆستا تۆ ئێمە لە کۆمەلگایەکی زۆر تێکەڵین چۆن دۆستی زۆرمان هەیە ڕەنگە ناڵین دوشمن ناحازیان جۆرێک لە جۆرەکان بەغالەتێک حەسوودیەک هەبێ ئەو تەکنیکانە یان ئەو تەکنیکە زانستیانە ئەن ئەو ڕێنمونیە دەرونی و کۆمەڵایەتیانی زانست ئێستا بە ئێمەی بەخشیوە چۆن فێریان بین بەکاریان بێنین کە من کەسێک ڕەنگە ڕۆژان چەندین ڕوبەڕووی قسەی ناخۆش ببمەوە یاخۆ تعلیقم لێ بدرێ بیا ئومێد بکرێم سارد بکرێمەوە لە کار و پرۆژەکانم من گوێ نەدەمێت چکە لە کۆتایە مرۆڤ ڕەنگە گوێ بدەمێ و ڕەنگە دەست هەڵگرم و ڕەنگە بکشێمەوە ڕەنگە بشکێم بەڵێ ئیمامی شافعی شتێکێ لە شوێنێکا فەرمێ یخاطبنی السفیه بكل قبح فأكره أن أكون له مجيبا فازدادت سفاهته فأزيد حلما كعود زاده الحرق طيبا أفرمي كساني كي نزم هنجاري واهية بو بري خلابي قسم بيغلين من بيم عيبا والله ميان بمو ئەوان قسە خراپەکانیان زیاکە وشە ناشرینەکانیان بەرامبرم زیاکە من سەبرم زیاکە لە بەرامبەرێ ئارامگرتنم زیاکە وەکو عودێک داری هاکەی سوتێنی لای خۆمان پێڵێن هەرزم عودی پێڵێ ئەڵێ وەکو عودێک کە ئاگرەکەی بۆ زیاکەی ئەو بۆ نەخۆشەکەی زیاکە مرۆڤ بە چیەگاتە ئەم پلەیە خۆی لە ڕاستیە لە مامەڵەکردن لەگەڵ وەڵامدانەوەی ڕفتاری نەشیاوی بەرامبەرمان دوو ڕێگا زیاتر کاری لەسەر کراوە چەند ڕێگای تر زۆرن یەکێ لەوانە ئەوەیە کاڵێ بێدەنگ بە هەرچێڵی گوێی مێرێ جوابی ئەبلەهان خامۆشیە کەسی نەزان هەر ئیمالی بکە و گوێی مێرێ ئەم ڕێگایە جاری وا هەیە کەسەکە لە ناخی خۆیان ئەگەر زۆر گەورە نەبێ پلەیەکی بەرزی نەبڕی بێ ناتوانێت ئەم هەست ئەمە کۆنتترۆل کاچون کە لە ناخیا کینە دروستە بڵێ هەر خۆی بەکە مەزانێ گرفتی تری بۆ دووسێ جۆرێکی تر لە کوردەواری هەڵێن لە جێی سندان خۆ زەڕ قورتارێتی پێوری پێ بڵێرەوە جاڵێ کەسێک چۆ لای زانایە وتی قسەیەکەم پێ بڵێ دە پێڵێن وتی وڵات تۆ دە قسەشم پێ بڵێ من قسێکە پێناڵ ئەم پلانە فەرقیان هەیە ئەم دوو شێوازەمان هەیە من ئەتوانم بڵێم هیچیان بە تەواتی بە باش نازام شێوازی ترمان هەیە بۆ کەسێک جیاوازەکە مەرتەبەیەکی بەرزی بڕیوە کە لە پلەیەکی باڵایە ئەوەی کاگاتە ئەو ئاستی کە پێڵە ئیدفع بالەتی هی ئەحسن بەڵام ئایا ئەوە بە هەموو کەسێکرێت تۆ خراپەم بۆ بکەی من چاکە جواب بەمەوە ئەمە مرۆڤێکی گەورەی ئەوێ خۆی گرنگ ئێمە کار لەسەر خۆمان بکەین بزانین کە ڕفتارەکانی من دەلالەتە لە کەسایەتیەکانی من ڕفتارەکانی بەرامبەر دەلالەتە کەسایەتی بەرامبەر حافظ دەفەرمێ مانک ئەدرەوشێتەوە دوو لە ڕێوە بینەران سەگیش ئەوڕێت هەر کەسە بە دەوری سیفەتی خۆی ئاسوڕێتەوە کەواتە جاری وا هەیە ڕخنەی هەندێک کەسی نەزە نابێ وا بکاتەوە لە کار و پرۆژەی خۆت بۆستی نابێ وا بکاتەوە لە بەرامبەر خۆتان گرفتت بۆ دروست بێ زۆر جار کۆمەڵێک وەڵام هەن پرۆسێسی پێویستە تۆ گرنگە ئارامی خۆت تێگنەی من هەموو جارێک یعنی ئەم بەپێی بینینە تەکنەلۆژیای تازە
بابەتی ڕخنە و توانج و پلار وەکو لینکێکی هاکە بینم تۆ لە مۆبایلەکەدا کە لینکێکی هاکت بۆیت لینکەکە ئەگەر نەیکەیتەوە مۆبایلەکە هاک نابێت ئەکاونتەکە هاک نابێت بەس کە کردەوە ئەنجا هاکەدێت کەلیمەکانی بەرامبەر کە دێن بۆ تۆ لینکە هاکەکەیە تۆ چۆن مامەڵی لەگەڵاکەی ئەیکەیتەوە نایکەیتەوە چەند کاریگەری لە ناخی تۆکات چەند بەڕاستی ئەزانی چەند پەسەندیەکەی ناخی تۆ چەند ناخێکی سابت و دامەزرا و متمانە بەخۆبووی خۆتت ناسیوە بۆ نمونە کەسێک خۆی ناسی بێ هەتا ئێوارە کۆمەڵی ڕخنەی نابەجی لێ بگرن خۆی زانی کەوانیە ئەڵێ خۆم و خوا زانین هەندێک خەڵکیش نەزانن خەی ناکە چەنەگیتەوە لە هەندێک کاتا پێویستمان بە وەڵامی لەگەڵ هەندێک جۆر کەسا وەڵامێکی دەمکوتکەری پێویستە ئەڵێ جارێک نووسەرێک ویستی برنامشۆ بخاتە مووقیفێکی ناخۆشەوە پێیوت من بۆ شەرەفە نووسم بەستۆ بۆ پارە نووسی ئەڵێ برنامشۆ سیتەبیعی هەر کەسە بۆ نووسێ کە نیەتی هەر کەسە بۆ شتە نووسێ کە نیەتی یعنی شێوازی وەڵامدانەوە ئەمە لە کوردەواری خۆمانە بگەڕی کۆمەڵێکی زۆر لەو نمونانە هەیە لە دنیای پرسەکەی بە کەلیمەیەک لەک دنیا دانی وەستانێکی بەخۆتی کردو بێەوەی کەسی بەرامبەر بشکێنێ ماندێلای ڕێبەری ئەفریقای باشوور کاتێک تەلەبە وەڵێ لەبەرەوەی ئەم ڕەشپێس بوو مامۆسایەکی سپیپێسیان هەبووە زۆر حاقت بۆ بەرامبەری ڕقی لی بووە ڕۆژێک نانەخۆن لە تەنیشتێکەوە بن ئەوی شەڵێ تا ئێستا بینیوتە بەراز و باڵم دە بە تەنیشتێکەوە نامخۆن گوێ مەرێ مامۆسای سافڕم لێ دوورەکەمەوە ئەمە بەسی لێەوە بۆ ئەو بخاتە مووقیفێکی تۆ توانیتی بە شێوازێکی تر وەڵامی باتەوە بەڵام لە هەموو دۆخەکانە باشترین حاڵەت ئەوەیە کە ئێمە بتوانین بە کەمترین یعنی شڵەژان بەحرێک بین گۆمی بچوو بەردێکی تێفرێ بە لێڵە بێ بەڵام تا گەورەتر بێ بەو بەردانە کەمتر لێڵە بێ کە تێکەون کەواتە گرنگە ئێمە توانای خۆمان زیادکەین لە ژیانە تواناکەی ئەوەی کە بە هەموو ڕەشەبایەک نەکەوین بە هەموو بەردێک لێڵ نەبین ئەمە بریتە لەوەی کە کار لەسەر دەرونی خۆمان بکەین لەگەڵ ناخی خۆمانە تەبابین لەگەڵ ناخی خۆمانە لە دۆخێکا بین کە خۆمان لە خۆمان ڕازی بین لەو دۆخێکە تایە هەین ڕازی بین ئامانجی خۆمان بزانین پلانی خۆمان بزانین کاتە من نەزانم خەریکیشی مەگەر هەموو دەوروبەر پێم بڵێ تۆ خەریکیەوە نیم خۆم مادەم خۆم بەزانم خۆم لەگەڵ ناخی خۆمە ئاسوودەیی دەرونی خۆم تێک ناچێت بۆیە ئەم تەکنیکانە کە بەکارێنی جاری وە هەیە ینی پێویستە کەسێک سێرێکی کۆمەڵ قسە پێڵێ لە کۆتایی بەسم مەبەستە من بوو وڵای تۆ جەران بە هەڵەت تێگەیشتویت ینی پێم وایە باشتر بیرکەیتەوە باشتر کرێ بە شتێکی بەسیت بتوانی وەڵامی خۆت بیتەوە ستۆپێکیش بە بەرامبەر بکەیت یا چاوەڕوانی ئەو جۆرە تێگەیشتنم لە جەنابت ناکرد چۆن وا تێگەیشتی بەڕاستی بابەتەکە بوو شێوازەنی ئەنی هەرەوە خۆی وەڵامێکێتی پێویست ناکە ئەو پێی تویت شتێک تۆ دەت کەلیمەیتری پێبییتەوە و دەروونە تێک بچێ و شەوخەوە لێ نەکەوێ و ببێ بەگرێ لە دەروونتا ئەبێ لەم بابەتانە چۆنەڵی وا بکەین توانا و قودرەتی دەرونی خۆمان ئەو نەبەرزکەینەوە گەورەتر بین لەوە گرفتانەی کێتە ڕێگامان گەورەتر بین لەو تاسانەی دێتە ڕێگامان ئەگەر تاسەکان کەمێکی شێواشیان کردینەوە بەڵام نەمان وەستێنن زۆر باشە ئێمە باش بینیان خراپ بین جوان بین ناشرین بین سەرکەوتو بین ناسەرکەوتو بین هەر کەسانێکی ڕخنەمان لێ بوون توان جوان لێ بن و قسەی نەرێنیمان پێ بڵین کەواتە هەڵسەنگاندنی خۆمان لەسەر قسەی ئەوانی تر چ کاریگەریەکی دەرونی ئەخاتە سەرمان خۆی گرفتەکە ئەوەیە مرۆڤ کاتێک پرۆسی خۆناسینی هەبوو خۆی لەگەڵ خۆیان تەبا بوو ئەو وەختە وتەی دەوروبەر بە پەسەندکردن و بە ناپەسەندکردن کاریگەریەکی گەورەی ناکات گەورەترین گرفتەوەیە کلیلی بەختەوەری و سەرکەوتنی خۆت کە ئەبێ بەدەستی خۆتەوە ببیتە دەست کەسانی تر هیچ کەسێک نەبووە لە سەرزەوی کە هەموو خەڵک لێی ڕازی بێت هەتا ئەڵێ لە ئیسرائیلات هاتووە لە موسا ڕۆژێک لە کێوی توور فەرمی خۆیان گیان داواکاریەکم هەیە ئەمێ خەڵک لێم ڕازی بن وتی موسا من دروستم کردوون لێم ڕازی نابن ئەین داواکاریەکی تەواو نییە قەت هەموو کەس دێ و ڕازی نابێت بەڵام هەندێک تێبینی هەیە لە کەسانی کازانی دڵسۆزن کازانی مەبەستیان پێشکەوتنی توێ ئەبێ کەمێ بە هەندوەری بگری بۆی بزانی تا چەند ئەم ڕخنیە لە شوێنی خۆیاتی و بێ مامەڵەی لەگەڵا بکەی ئەگەر زانیت ئەویش هاڵەتێکیشتوە تەبیعی تێت خۆ پێویست ناکە وەڵام من بەداخۆ فڵان کەس ڕوانینی بۆ منەوەی تر تاوە ژیان بۆ من کۆتایی هادیا خۆت بێتاقەتی پێی تێک بچی بۆیە ئێمە کلیلی بەختەوەری خۆمان دەستی خۆمانە نایبینە دەست کەسانی تر ئەگەر دیقەتمان نابێ بەشێ لە گرفتی ئەوانی کە لەم سەردەمەیە دەرکەوتوی ناو سۆشیال میدیان بۆ نمونە لە ڕووی بەختەوەریەوە لە نەزمترین ئاستان بەشێکی زۆریان
سەرکەوتن جیاوازە لە بەختەوەری هەموو بەختەوەرێک سەرکەوتووە بەس هەموو سەرکەوتووەک مەرج نییە بەختەوەر بێ بۆ لەبەر ئەوەی هەمیشە بە لایک و فۆڵۆ بە بینینی کەسانی تر بە بەسانکی کەسانی ترم هەست بە مرتاحیەکە لە پڕێکە کۆمەڵێک لێ ناڕازیە بن ڕۆژێک فۆڵۆی داوەزە ڕۆژە لایکی کەمە بێتەوە سێرەکەی ئەم نامرتاحە بێ بەڵام کەسێکە گەربەتەنیا هەر خۆی بناسێ بەڵام خۆی لە ناخی خۆیان تەبابێ لە دۆخی خۆی ڕازی بێ بەو بەشی ژیانی خۆی قەناعەتی هەبێ خۆناسیەکی تەواوی هەبێ بەختەوەریەکی تەواوی بەدەستێناوە بۆیە زۆر گرنگە خۆمان لەگەڵ خۆمانە تەبابین متمانەمان بە خۆمان هەبێ خۆمان بەو شێوازە وەکو شکڵ وەکو تەبیعەت وەکو بنەماڵە قوبوڵ بێ زۆر جارەوانی کە گرەی دەرونیان هەیە گرێکت بۆ نمونە لە چی دروست بووە ڕەنگە لە مناڵیە لە بنەماڵەیەکی هەژار پەروەردە بوو بێ خۆی قوبوڵ نەکردووە لەم قۆناغە هەژاریە یا هەژاری بەشتێکی زۆر نەنگ زانیەوە یاخود ڕەنگە جەمالێکی زۆری نەبوو بێ ئەم جەمالی لێ بووە بە گرفت باشە سیرێکی پرۆسێکی بچووکە هەر کەسێکیش کە تۆ لەسەر زەویە ئەیبینی خوای گەورە قەت هەموو شتێکیشی بە کەسێک نەبەخشی کۆمەڵێک لایانی بە کەسێک داوە کۆمەڵ لایانی تری بە کەسێک داوە بۆیە گرنگە بزانین ئێمە لایەنە سەرکەوت و ئەرێنیەکانی خۆمان بدۆزینەوە و لەلایەنە نەرێنیەکانی خۆمان ئەگەر توانیمان چارەسەری بکەین ئەگەر توانیمان خۆمانی لێ پارێزین هیچ مرۆڤێکیش بێکەم و کوڕی نییە قەت ئەفلح مەن زەکاها دەرونی هەر کەسێک پێویستی بە تەسکیەکردن هەیە پێویستی بە بێژنکردن هەیە مرۆڤ چۆن باخێکت هەبێت تۆ بەردەوام پێویست بەوەیە بژاریکەی بەردەوام پێویستەوەی خزمەتی بکەی دڵی مرۆڤ دەرونی مرۆڤ ژیانی مرۆڤیش بەم شێوازەیە مرۆڤ لە هەر پۆستێک و هەر پلێ و مەکانەتێکا بێت دکتۆرای هەبێ سەرۆک بێ نووسەر بێ هەر پۆستی پلەیەکی هەبێ قابلی ئەوەیە فترەیەک بێتاقەت بێ قابلی ئەوەیە ماوەیە خەفەتی هەبێ وە پێویستیشی بەوەیە چاکسازی تیا بکە چۆن ئۆتۆمبیلەکانمان پێویستیان بە سێڤیس و سیانە هەیە بە هەمان کات دەرونی خۆشمان پێویستی بە سیانە و سێڤیس هەیە هەڵبەتە بەشێک لە پرۆسێسی پەرستش و عیبادەت ئەبێ مرۆڤ وا لێ بکات لەم سیانەیە ینی کاتێک تۆ بۆ نمونە پەرستشەکەی دوعاکەی بەسێ لە گرفتەکانی خۆ دەگەیەنتە لای خوای گەورە ئیتر ئەبێت تۆ ئەمە لە دڵی تۆیە ئارامش دروست ببێ ئەگەر وانە بێ دیارە خودی پەرستشەکەت کێشەی هەیە بۆیە ئێمە زۆر گرنگە بزانین چۆن مامەڵە لەگەڵ دەرونی خۆمانەکەین ئێمە لەم زەمەنەی ئێستایە ئەونا مەشغوڵی نێوان پەیوەندی خۆمان و ئامێرەکەمانین مۆبایلەکەمانین تەلەڤیزیۆنەکەمانین کاتێکمان نەماوە بۆ سەرقاڵبوون لەگەڵ خودی خۆمانە کاتێک بیرکەینەوە لەگەڵ خودی خۆمانە ینی بەس نیعمەتەکانی خۆمان بژمێرین چەند خوای گەورە بەهرەی پێبەخشیوین من مناڵێکم هەیە 6 ساڵە جاری وا هەیە هەروکو یاریە گەڵم وەرە بە چاو بەس چاوی بەستم ئاڵم تۆز یاریەکەین دوایکم ئەم چەند خۆش بوو چاوتەیە چەند نعمەتێکی گەورەیە لەگەڵەوە شاکەیاریەک لەگەڵا کردووە چاویم بەستۆ و ئەوێ بم دۆزێتەوە هەم بەهرەیەکی گەشە پێ هەر لەم لا هەز بە نعمەت بۆ خۆمانەنی بەڕاستی تۆ دیقەت بە لە دەقیقا قاچێکانە بگرە بزانە بە قاچێک چۆن کاتە بەرەیەکی زۆرت هەیە یعنی بەخششێکی زۆر هەیە بەسەرتەوە ئەبێ بی ئەم نعمەتە چاو لەسەر هەبووەکان بێ نەبووەکانیش بەدەست دێ بەس چاو تەنها لەسەر نەبووەکان بێ هەبووەکانیش تێشی لێوەڕاگیری هەبووەکانیشت لەدەستەچێت زۆر باشە ماوەستا ئێمە باسی کە قسەی تاڵە تعلیقەکەین لە نێوان کەسێکەوە بۆ کەسێک یا گروپێک بۆ گروپێکی دواتە دوو بەرەمان هەبوو ئێمە زۆر باسی ئەمانەمان کرد چۆن ئەم هەموو قسانەمان بۆیە مامەڵیان لەگەڵ بکەین وەریان گرین بۆی خۆمان پارێزین پرسیارەکەم ئێگەرمە ڕۆژێک لە ڕۆژان خۆمان لە مووقیفەیە بووین قسەیەکی تاڵمان کرد دڵی کەسێکمان شکان ڕەنگە چۆن ئەگەر کەسێک دڵم بشکێنێ من بێتاقەتم و خۆم لێ نەکەوێت ڕەنگە گەن مرۆڤێکی بە شعور بچێتە قۆناغێکە و دڵی کەسێک بشکێنێ کەواتە ئەبێ ئێمە چی بکەین ڕێگارەکان چین ئەو تەکنیکە درونیان چین بۆی ئێمە یا ئەمە دووبارە نەکەینەوە یا خۆت قەرەبووی ئەمە بکەینەوە لە ڕاستیە پرسیارێکی بەجێیە بۆ کەسی کە ئەگەر ئێمە ڕۆژێ قسێکی ڕقمان بەرامبەر کردبێ لە ڕاستیە مرۆڤی گەورە ئەبێ ڕەدی ئەعتیباری بەرامبەر باتەوە یعنی بتوانێ ئەگەر لە شوێنێک ئاشکانوێتی کلمێکی پێوتووە بتوانێت لەو شوێنەیە ئەگەر یعنی هەر دەرەقەتی نەفسی خۆی نەهات داوای لێبوردنکە لەو شوێنە زەمی کردووە لەو شوێنە بچێ وەسفی بکاتەوە کەمترین حاڵەتەوە و لەگەڵ خودی خۆشیە جارێک کاچێت بۆ لای هەندێک لە خاڵە هاوبەشەکانی گەڵ خۆی ئەو کەسە ئێمە من و تۆ 8 ساڵە هاوڕێین چەندین خۆشی و ناخۆشیمان بردیوە بەیەکەوە لە چەند خۆناغا بەیەکەوە بین هەندێک خاڵی هاوبەش لەگەڵ خۆتا بڵێ ئەو سابڵی بەس داوای لێبوردنەکەم وەڵام من لە فڵان حاڵەتە خراپ تێگەیشتە بووم یا خۆت
هەڵەیەکم کرد بەرامبەر بە جەنابەت دەربڕینێکم وتمە بەس نەو دەربڕینە نەبوو بەڵام ئەزام دەربڕینەکە بۆ سەر تۆ خراپ کەوت بۆ ئەوەی کە بتوانێت ینی ڕێزی بەرامبەری بگرێتەوە چونکە بەڕاستی بەشێک لەم گرفتی دەربڕینەکان ئەوەی کە بێڕێزی دروست دەکەن تۆ کاتێک خوا نەخواستەوەبوونی دەربڕینێکەوە بێڕێزیەکە دروست کردووە ئەبێ بێی ڕێز گێڕیتەوە بۆ ئەو کەسی کە بەرامبەری بێڕێزیەکەت کردووە کە بەرامبەری لە کەسایەتیت کەم کردو تو یاوی سوودە کەسایەتی بشکێنی لە کەداری بکەی بۆیە زۆر مرۆڤی گەورە ئەو مرۆڤەیە کە بەڕاستی ئەتوانێت داوای لێبوردن کە ئەتوانێت داوای بەخشین کا لە بەرامبەری وە ئەو کەسەشی کە داوای لێخۆشببوونی و بەخشینی لەکرێ ئاگداری ئەوە بێ مرۆڤی گەورە مرۆڤی بەخشندەیە فەعفو وەصفحو لێخۆشببوو بن سەفحەی تازە هەڵبنەوە لاپەڕی تازە لەگەڵ یەکە دروستکەنەوە ئەو نە بە دوای چوانە مەچن دەردی کوردەواری خۆمانەڵێ جارێکی تر دەست پێ بکەینەوە ئەوەی کە ڕابردووە ماسیحەیەکی پێبێنین و بیسڕینەوە زۆر جار بەداخەوە ئێمە ئەو نەدەین تەرکیزە خینە سەر گرفتەکانی کە هەمانە لەگەڵ لەوروبەر یاخود کەسێک جای وایە هزار چاکەی بەرامبەر کردووی نەخراپی بەرامبەر کردووی بە خراپەیەک هزار چاکە ئەسڕینەوە کە ئەمە شتێکی دروست نییە چونکە تۆ لەگەڵ مرۆڤ مامەڵاکی مرۆڤ بوونیەتێکی کۆمپلکسی هەیە زۆر ئاڵۆزە هەر مرۆڤە نەفسی هەیە هەر مرۆڤە لە ڕووی دەرونی و ئەگەری هەیە لە قۆناغێکا گرفتی هەبوو بێکە و قسێ بەرامبەر تۆ کردوێ لە ڕووی جەستەیی و هۆرمۆنێک بەرز و نزمێک نەخۆشیەکی هەبوو بێکە حوسڵی نەبوو بێ کەواتە کول و بەنی ئادەمە خەتا هەموو مرۆڤێک قابیلی هەڵەیە بەرامبەرەکەت وەکو فریشتە مەبینە خۆشت فریشتە نیت ئا بەرامبەرت هاو سەرتە هاوڕێتە هاو کاتە هاو پیشەتە قابیلی هەڵەیە قابلی کەم و کوڕیە بۆیە لە کەم و کوڕی و هەڵەکانی چاوپۆشی بکە یعنی لەبەر چەندان خراپەی چەندان چاکە مەسڵە ماوەسا ئێستا باڵێن جیهانی نوێ کۆمەڵێک دەستەواژەی نوێی هێناوە کۆمەڵێک بارودۆخ دروست و زۆر جار هەر بەڕاستی تەوێ ڕەنگە داوای لێبوردن کرد لە مووقیفێکە هەڵەیەکت کردووە ئەترسین لە داوای لێبوردن نەک لە بەردەرونی خۆمان لەبەرەوەی کە بەرامبەرەکەمان هەر بەڕاستی باوەڕ بەوە ناکە کێمە داوای لێبوردنەکەین تۆ سەیری کۆمەڵێک بارودۆخ کە نامەوێت لە نێو کەوانێک دەستەواژەی وامزانی ڕادیۆیە زۆر جار ئێستا تەنانەت داوای لێبوردنیشیان وا لێ کردووە بێ ئەهمیەتیان کردو لە کاتێک یەکێک بوو لە هەنگاوە جوانەکانی پێکەوە ژیان جوان لە ڕاستی ئاماژەی بە خاڵێکی زۆر دروست کرد ئەو پرۆسێسە کە دروست بوو جیهانی تازە و غەلەبەی زاڵبوونی سۆشیال میدیا دروستی کردووە لە حقیقەتی مۆزوعەکە نابێ بسرێتەوە ئێمە ئەبێ ئەوە بخینەوە سەر سکە ڕاستەقینەکەی خۆی لە ڕاستیە کەسێک گەورەیە کە بڵێ من هەڵام کرد ئەم کەسە سیاسیە سەرۆکە لە هەر پۆزیشنێکە هەبێ ئەسڵەن ئەو کەسە من خۆم لەبەر چای خۆم کەسە زۆر گەورابێ ئەو کەسە چونکە لەوە تێگەیشتوم کە مرۆڤ قابلی هەڵەیە بەڵام ئەو کەسی کە جا مرۆڤێکە بڵێ هەڵم نییە ئەو گرفتەکەی ئەوەی تا ئێستا هەڵەکانی نەزانی ئەگینە مرۆڤی بێ هەڵە بوونی نییە بۆیە زۆر جاڵێک گەروتت لەو ئیشێکی یەکەم هیچ کەم و کوڕێکی تیانە ئەوە وتنی قسەکە کەم و کوڕ خۆی کەم و کوڕیە چونکە دیارە جوان پێینەگەڕاوی ئەگینە کاری مرۆڤ خۆی کە شتێک ئەمجامەیە ئیلا قابلی ئەوەیە کە کەم و کوڕیتیا هەبێ الکەمال لله وحده تەنها خوا بێ کەم و کوڕیە یعنی هەتا پێغەمبەرانیش هەڵەیان کردووە بەس تاوانیان نەکردووە فەرقی هەیە هەڵەیانی جیاوازە لە ڕووی تەعامل ڕەنگە نمونەشمان زۆرت هەیە لەبەر ئەوە هەموو مرۆڤێک قابلی ئەوەی هەڵە بکە یەک گرفتەیە لە وڵاتانی ئێمە ئوستاز ئەویش ئەوەیە ئێمە مرۆڤ زۆر بە چاوی حەزمان لە سوپەرمانە یعنی هەتا لە سیاسەکانمانە حەزمان لە کەسایەتی کاریزمایە کاتێ باسی سیاسیەکەی میلەتەکە بە ئەکسەریتی هەزەکە وادی بڕوانێ ئەمە لەم جیاوازە یعنی بوونیەتێکی جیاوازی هەیە توانایەکی زیاد لە ڕادەبەدەری هەیە بۆی وەکو کەسایەتێکی وهەمی و بەو شکڵا مامەڵەکەن ئەو وەختە پەسەندکردن و پەیڕەوکردنی لە لای ئێمە قوبوڵە بێ لە وڵاتانی دەرەوە بۆ شکڵە نیە یەکجار بۆیە زۆر جار گرفتەکە ئەوەیە ئێمە بووە ڕەمزمان نەماوە سەریکە لە ناو میلەت ئێمە کەم ڕەمزێک ماوە لێ وڵاوە ڕەمزێکی نەتەوەی یاخود ئیتر تەواو وەکو ڕەمزێک داینێن سمبولێکمان بێ لەبەرەوەی بەڕەخنەیەک بە کەم و کوڕیەک تاو شۆردومانەتەوە لە ناومان بردووە لە کاتێکا مادە مرۆڤە قابلی هەڵەیە ئەو ڕەمزانی تری نەتەوەکانی تریشکە هەن ئەوە نەبێ هەڵەیان نەکردبێ بەڵام ئەوان لەوە تێگەیشتون کە مرۆڤ قابلی هەڵەیە کە مرۆڤ ئەگەری هەیە هەڵە بکە و کەم و کوڕی هەبێت زۆر باشە مامۆستا گەر شتێک ما بێ لە کۆتاییە بە هوەرانی بڵێ کە ئێمە
چۆن وا بکەین کە ئیتر بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ئەو توانج و قسە نەرێنیانە بکەین لە ڕاستیە ئەبێ بەشێکی زۆری گەورەی کار لەسەر خۆمان بکەین لەوەی کە سینەمان فراوانتر بکەین لەوەی کە تێڕوانینمان بۆ مرۆڤ کە مرۆڤ قابلی هەڵەیە و تێڕوانینمان بۆ خودی خۆمان لەوەی کە خۆمان بناسین لەگەڵ خۆمان ناتەبابین متمانەمان بە خۆمان هەبێ و ینی لەوەش تێ بگەین کە لێبوردن و بەخشین لە گەورەیە لە نزمیان نییە لەوە تێ بگەین کە لە ڕاستیە وەڵامدانەوە هەر ئەوە نییە کەسێ جوێنێکی پێی تۆ جوێنێکی پێبیتەوە بگرە ئەو شتێگەڵی دەلالەتە لە کەسایەتی خۆی من شتێگەڵم دەلالەت بێ لە کەسایەتی خۆم ئاگادار بین ئەو کەسی کە تووڕەمانەکە ئەو کەسە ئەتوانێ کۆنتترۆلمان بکە بمان جوڵێنێ کۆنتترۆلی خۆمان نەدەینە دەست کەسانی تر وە گرنگترین خاڵ بریتە لەوەی لە نێوان کارلێک و کاردانەوەدا مەسافەیەک دانین کاتێک شتێکت پێوتێ ڕاستە خۆ کاردانەوەت نەبێ یەک مەسافەدانێ لەو مەسافەیە شیتەڵێکی مۆزوعەکە بکە باشترین بەدیل هەڵبژێرە کۆنتترۆلی دەرونی خۆت کە ئەنجا کاردانەوە هەبێ چونکە زۆردار ئەو کەسی کە کاردانەوەی زۆر سورعەتە تووشی هەڵی گەورەترە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا زاهیرزانە توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ ڕێنمایی و قسەکانی بەڕێستان. بەڵێ زیزان ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. بەسر وازی لێ بێت ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بەسیتە بەسیتە سەبەسە بەسیتە 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلو ئەلو برنجی مەحموودە؟ بەڵێ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی مەحمود ڕێکلامی ناوێ بەسیتە بەسیتە سەبەسە بەسیتە شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی؟ ڕووبا بەوە ڕێکلام بوو دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام خۆشەویستان زانیارێکمان هەیە سەبارەت بە دۆلار پێکۆبینەری ئەو زانیاریە دەبێت. دۆلاری ئەمریکی
دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن. بەچووکترین یەکەی دۆلار پێی دەڵێن سنت. دۆلار دراوێکە لە کاغەز دروست ناکرێت، بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە. ڕۆژانە 8.9 تەن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکاردەهێنرێت. تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە. بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا. ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت، بەڵکو 3 جۆر بوو. با بەهاترین جۆریان لە زێر دروست کرا بوو. جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەس دروست کرا بوو. هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێندرا. ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو، نەشی دەویست هەرچی زێڕ و زیوی هەیە لە دەستی بدات، بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە. تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو. دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و شوێنی مێژووی وڵاتان لەخۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا، وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا لەسەر دراوی دۆلار بوونی هەیە. لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکا ناو دەبرێت، یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناو بانکەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی 1 دۆلاری بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا 2 هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر 2 دۆلاری بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە. وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا، هەر بۆیە وێنەکەی لەسەر 5 دۆلاری پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەوپێش بردووە. یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە. دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لەسەر دراوی 10 دۆلاری دابنێن. ئەندرۆ جاکسۆن حوتەم سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند، هەر بۆیە وێنەکەی لەسەر 20 دۆلاری دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو، هەر بۆیە وێنەکەی لەسەر 50 دۆلاری تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا. کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردونزانی و فیزیایی بووە. بۆیەجیەکەی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر 100 دۆلاری پارێزراوە تا ئەمڕۆ.
بەڵایزان دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی و لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ، زانیارەکانی ڕۆژ لای تۆچین لە سلێمانی چی دەگوزارێ، بارودۆخی کەش و هەوا بەگشتی چۆن؟ بەڵێ شوان سڵاوی خواتان لەبێ بەیانیتان باش. دیارە بەگشتی ڕەوشی کەشوهەوا کەشناسی باسی کردووە تا دێت پلەکانی گەرما بەرەو نزمبوونەوەی زیاتر دەچن، بەڵام بەداخۆ تاوەکو ئێستا هیچ وادەیەک یان پێشبینێک نەکراوە بۆ مەسەلەی بارانبارین و کەشناسی سلێمانیش ڕای گەیاندووە کە تاوەکو ئێستا لە خشتەی کەشناسیە بارانبارین تاوەکو ئێستا بوونینە هەرچەنە چەند ڕۆژێک ئەوە تقریبان 5 ڕۆژێک لە وەرزی پاییز ڕۆیشتووە، بەڵام تاوەکو ئێستا تەنها یەک جار نمە بارانێک باریوە. خۆتان نەزانن لە یەکەم ڕۆژی پاییزدا نمە بارانێک باری، لە دوای ئەوە بارانی دیکە نەباریوە. بەڵام بەگشتی کەشوهەوا بە تایبەتی پلەکانی گەرما ینی لە نزمبوونەوەی بەردەوامدان پێشتریش کەشناسی بۆ ئێمە باسی لەوە کرد کە پلەکانی گەرما بەرەو نزمبوونەوەی زیاتر دەچن، بە تایبەتی لە شەودا پلەکانی گەرما زیاتر دابەزین بەراورد لەگەڵ هەفتەی ڕابردوو. ئەمڕۆ لە شاری سلێمانی پانێڵێک بەڕێوە دەچێت لە ئوتێل تایتانیک لەسەر پێکەوەژیان و ئاشتی و پێکەوەژیانی ئاینی و کە بەستراوەتەوە بە مەسەلەی خۆشەویستی نێوان هاوسەران و پەیوەندی نێوان هاوسەران و تەبای لە نێو خێزانەکانە کە بە بەشداری کەسانی پسپۆڕ و مامۆستانی ئاینی لە ئوتێل تایتانی کاژمێر ئێستا دەستی پێکردو کاژمێردا و هەروەها سەبارەت بە تونێلی پێشڕەو کە لە ڕۆژی پێنجشەمەوە تیمەکانی شارەوانی سلێمانی ڕایان گەیاندووە بۆ ماوەی نزیکەی 12 کاژمێر تونێلی پێشڕە و دادەخرێت بەڕۆی هاوڵاتیانە بە تایبەتی ئەوانەی کە لە سیتەکن ڕایانگەاندوو کە یەکی دا لە کاژمێر 9 سەر لەبیانی و تا کاژمێر 12 شەو دادەخرێت بەهۆی پاکردنەوە و بەهۆی سیار نەکردنەوە. ینی تونێلی پێشڕە و زۆر بۆتە جێگەی نیگەرانی بەشێک لە هاوڵاتیان کە بەردەوام ینی بە تایبەتی مەسەلەی کارەبا لە خۆ ناگرێت تەبوو تۆزێکی زۆر یان پیسێکی زۆر لە نێو تونێلەکەدا کۆ دەبێتەوە. داوایان کردو ینی کارەبای نێو تونێلەکە چاک بکرێت بە تایبەتی و هاوڵاتیانی کە بەردەوام بۆ سیتە کاتوچۆ دەکەن نیگەرانن لەوەی کە تاوەکو ئێستا نەتوانراوە کارەبای پێویست بۆ تونێلەکە دابین بکرێت. وە لە هەمان کاتدا ئەمڕۆ شارەوانی سلێمانی کە تیمێکی ڕاستپاردووە هەم بۆ سیانەکردنی بەشێک لە تونێلەکە هەمیش بە تەواوی تونێلەکە دەشۆرێ و پاک دەکرێتەوە، چونکە کاتێک ئۆتۆمبیل پەیدا دەڕوات وە کارەبای تێدانیە تەبوو تۆزێکی ئێجگار زۆر دروستە بێت، ئەمانە ڕۆیانوێت بیشۆن هیچ نەبێت ئەم تەبوو تۆزەکەم بکرێتەوە قسەکراوە لەسەر سیانەکردنی نێو کارەبای تونێلەکە و بەشێک لەو کەم و کوڕیانەی کە هەیەی. لە هەمان کاتدا کاژمێر 11 سەر لە بەیانی ئەمڕۆ لەلایەن ڕێکخراوی ڕووناکیەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدرێت سەبارەت بە خستنە ڕووی هەنێک داتا و ئاماری گرنگ سەبارەت بە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان کە ئەوان ڕۆیا و تەڕوانینی خۆیان هەیە بۆی کە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بە شێوازێک بەڕێوە بچێت و قسە دەکەن لەسەر مەسەلەی دواخستنی هەڵبژارنەکان یاخۆت ئەنجامدانی هەڵبژارنەکان لە کاتی خۆیان کە وەکو خۆتان ئاگادارن بەشێک لە حیزبەکان جگە لە چەند حیزبێکی کەم نەبێت لەگەڵەوەدان کە لە کاتی خۆیان هەڵبژاردن ئەنجام بدرێت، تەنها چەند حیزبێکی کەم نەبێت نایانوێت ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت. وە لە هەمان کاتدا ینی هەموو حیزبەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەریش تەڕوانینی خۆی هەیە لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان و پێی باشە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و پرۆژەی خۆی پێشکەش کردووە لەگەڵ لایەنەکان قسەی کردووە، بەڵام بەپێی ئەو پێشبینیانەی کە ئەم ڕێکخراوە و ڕێکخراوەکانی دیکە هەیەە پێ ناچێت هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. ینی ئەو بابەتە زۆر قسەی لەسەر کراوەوە ئەمڕۆژ راپۆرتێک دەخرێتە ڕووکە ئەو ڕێکخراوە ڕای گەیاندووەکە بەوردی باز لە ناوڕۆکی مەسەلەی هەڵبژاردنەکان دەکەن و بابەتێکی دیکە ئەوەی کە گرنگە باسی لێ بکرێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا بڵاو کراوەتەوە کە کامێرە جێگیرەکانی سەرچەقام خۆتان نەزانن کە ئەو کامێرانی کە پوینت و پوینتیان پێدەوترێت کەوتونەتە کار، ینی لە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا بڵاو کراوەتەوە. ئێستا هاوڵاتیان زۆر بە وریاییەوە بە تەنیش کامێرەکانە دەڕۆن کە وا دەزانن کە تۆ دەکات، بەڵام ئێمە قسەمان کرد لەگەڵانی پەیوەنددارە وتیان نەخێرە بابەتە دوورە لە ڕاستیەوە ئەم کامێرانە تاوەکو ئێستا نەکەوتونەتە کار، ئەگەر بشکەونەکات ئەوان پێشتر ینی ئاگداری بڵاوەکەنەوە نەگەوەی کە هەرەمەکی بێ ئەوەی ئاگداری بڵاوکەنەوە یاخۆت هاوڵاتیان ئاگدار بکەنەوە ڕاستەخۆ بکەوێتە کار و ئەوەی بڵاو کراوەتەوە تەنها ئەو کامێرانەیە کە کامێرەی ناچێگیرە واتە ئەو کامێرانن کە لە شەقامەکانە دەڕۆن لە شەقامەکانە دادەندرێن و کارمەندانی هاتوچۆ چاودێریان دەکات و من قسەم کردووە لەگەڵ ئەگەر بینەرانمان باشتر تێبگەن مەبەست لەوەیە ئەو کامێرانەی با بڵێن بە شێوازی کاتی دادەنرێن ڕۆژانە با بڵێن مەفرەزەیەک چەند کاتژمێرێک لە شوێنێک کامێرە دادەنرێ
بەڵە ئەو کامرانەی کە جێگۆڕکەیان پێ دەکرێت دواتە کامرەی مەبەستم جێگیر نییە ئەو کامرانە کە کارمەدانی هاتوچۆ جێگۆڕکەیان پێ دەکەن لە شوێنێکەوە بە شوێنێکی تر هەندێک لە شوێنەکانیان دیار بوو بنمونە لای ئۆتێل تایتانیک و نزیک پردی کۆبانێ و هەروەها پردەکەی بەخشینانی ئەم شوێنانی کە جێگیر بوون ئەو شوێنانە جێگۆڕکەی پێ دەکرێت لە ڕوونکردنەوەکە دیارە بەڵام هاوڵاتیان بەغەڵەت دەگەیشتون وا دەزانن کە ئەو کامێرانە کەوتونەتە کار کە کامێرەی پوینت و پوینتی پێدەوتێت کە لە ماوەی ڕابردوو بۆ بە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و من قسەم کرد لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانیشە تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ هەڵوەشانەوەی گرێبەستی ئەو کۆمپانیایە لەگەڵ حکومەتە و لەگەڵ بەتایبەتتر لەگەڵ وەزارەتی ناوخۆیان چونکە گرێبەستەکە کراوە و ئەو کۆمپانیایی کە کامێرەکانیشی داناوە ئێستا بەردەوامە لە کارکردن کاری بەردەوامی تێدەکە تاوەکو ئێستا کارەکانیان کۆتایی نەهاتووە بە شێوەی تێست ماوەی ڕابردوو چەند ڕۆژە کاری کردواتە بە شێوەی تێز بووە تا تەنها بزانن کارکردنی کامێرەکان دروستیان نا بەڵام بە شێوەی فەرمی تاوەکو ئێستا نەکەوتۆتە کار و هیچ بڕیارێکی ئەوتۆش نیە لەسەر هەڵوەشانەوەی ئەو کامێرانە هەم لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە هەمیش لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە من قسەم کرد لەگەڵ لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕیارە ئەم هەفتەیە بانگێشتی ئەو کۆمپانیا بکەن بۆ پەرلەمانی کوردستان و ئەو گرێبەستەی کە هەیەە لەگەڵ خۆیان بیانن بۆ پەرلەمان لەگەڵ وەزارەتی ناوخۆیان تاوتوی دەکەن و پەرلەمانی کوردستان و لیژنەی ناوخۆوتیان ئەمە ناتوانین ڕاستەخۆ بڕیار بدەین لە هەڵوەشانەوە تاوەکو پێداچوونەوە یان چاو نەخشێنینەوە بە گرێبەستەکان بزانە و گرێبەستە چۆنە لەگەڵ حکومەتە کراوە دواتر لە کۆبنەوەیکی پەرلەمانە بڕیار لەسەرەوە دەدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە بۆ گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ. بەڵێزان دەچینە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر مامۆستا لە ستۆدیەکانمان لە شاری دهۆک بۆ قسە و گفتوگۆکردن دەربارەی ئەوەی ئێمە چۆن وەکو موسڵمانێک بتوانین پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ وەکو سەرمەشقی خۆمان شوێن کەوتوی بین وهروە بیکەنە سەرمەشقی خۆمان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیزەت بەرواری زانایانی مامۆستا عیزەت سڵاوی خوات لێ بێ ئەم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین ئێمەی موسڵمان چۆن بتوانین پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ وەکو سەرمەشقی ژیانمان بکەینە سەرمەشقی ژیانمان وهروەها وەکو شوێن کەوتویەک پێ جێبەجێکاری پێڕەو و پرۆگرامەکەی بین. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد دیارە کو پێغەمبەری محەممەد عليه الصلاة والسلام و دماهیک پێغەمبەرە بۆ ئومەتی هاتی هەنارتن پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەکید ئەم مسلمان زانی کو ئەوە قودوەیە و چافلیکەرە بوومە مسلمانە چونکو ئەوی پەیامێکی هاتی منهجێکی هاتی ئەف منهجە ژیارە بەشەریەتی پێدوێ بهێتە گوهرین هەروسە وەکی ئەم مسلمان تایبەت ئەمی بەرەف بوونە پێغەمبەری چین عليه الصلاة والسلام کو شەنبیە بهێتن بوونە پێغەمبەریژی عليه الصلاة والسلام خوشیەکە بۆ هەر مسلمانێکی چونکو شتیگەلک عولەما گوتی بوونە پێغەمبەری نە ڕۆژێکە عادیە بەلکو ڕۆژێکە ممەیەزە لە دەفنە مسلمانە ئەمجی دوێ ڕۆژێ دیشدا وەختی بوونە پێغەمبەری بەحەجێتکەین بوونە پێغەمبەری عليه الصلاة والسلام ئەمتینە هەزراخوک و ئەف پێغەمبەرە سەبەبی هیدایەتەمەیە سەبەبی هەندەیەک و ئەو بووە ڕێک خوشکەرێک بوومە و ئەم زانین دینێمەیە صحیح کیشکە هەروسە بزانین و ئەف پێغەمبەری هاتی عليه الصلاة والسلام شتی گەلک عولەما گوتی ئەوە نعمەتەکە گەلەکە مەزنە گەلمە مسلمانە کردی تأکید ئەف پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەگەر ئینسان ئیمانی پێ نەئینیتن و دیفچوێ پێغەمبەری نەبیتن عليه الصلاة والسلام ئەوە مرۆڤێکە بیتن خەسارەتێکە مەزن دەستخوە بینیتن چونکو هەندێکە محەممەد عليه الصلاة والسلام عام بوو بەشەریەتی ڕەحمەتە هەروسا بۆ مسلمانەژی خاص ڕەحمەتەکە وچونكو خود تعالى هناتي وما أرسلناك إلا رحمة للعالمين أجبت بحثي رحمة في غنبري بكي بأخلاقي بكي روشتي بكي فيانا بكي تعاملي بكي هروسا دلسوزيا بكي أف في غنبري عليه الصلاة والسلام مرزانة يهاتي بمنهجك مميز يهاتي بهزرك خدائي وخد تعالى هل بجارتي أبا بيتا في غنبر أم بسلمان زين أم محتاج في غنبرين أجر أم في غنبري خنان ياسين أف ديناجي نزاني ما ريكا ضلالته الناس زاني كيش كريكا ضلالته وكيش كريكا حقية چونكو بهاتنا پیغمبر بتایبت محمد عليه الصلاة والسلام كو مكمل همي پیغمبرايا بما ديار بيتن كو ريكا راست ريكا حقية ريكا او خود تعالى برازي هرو صدا خدای خوب نیاسین دا بزانین که چی سرما مطلوبه جا عباداتا که هم چه عبادت کن چه تشتی درست ام بکن که خود تعالی چشمت ویتن که هم بخود عاشقی بکن
وحتى دم هيك افتشتاجي قال پیغمبر ما هاتي عليه الصلاة والسلام بله ما بستا بون بسر مشق بو إما مسلمان تنها أويك بزمان بلين إما بارمان بهنا وبيغمري إما ياخد تاچني جرينجا كإما شن سنة كاني أو كوين بو أويك أو كاتب كردار بيسلمين أو سر مشغول ربري إما أكيد أجر إنسان بخبزين كأف بيغمبر عليه الصلاة والسلام قدوة جافليكرة ريبرة سركردة قائدة دبون الفيديوهات بيتن مرف ريك أكو درس جتن أجر تسحكي جيارة بيغمبري وجينا بيغمبري عليه الصلاة والسلام يعني قائدة كي ناجح بو إدارية كي ناجح بو تعامل دا ناجح بو قال صحابة دا أجر صحابة كي مثلا خلاتيك دف ديد بو دبو ديار كتن كو أف خلاتيه في شكلية في شوية هروسا أجر ديد بو صحابك مثلا برف باشه که بچیت و نجاحت الدفعی دا تشجیعاوی کتن حتی مال خود آجی پیغمبر علیه الصلاة والسلام یعنی سعی قدوه بو مال خو بو خزان خو بو عیال خو بو دور برید خو جیران توینه احتمال گله جرا جیران اذیت توید کر بلی پیغمبر علیه الصلاة والسلام تعامل کدی نشد دا کو بو دیارت کر کو مهمه من اونین اس انتقام الوب کمپ نفس خو بلی مهمه من او اس نامک رساله کی بگهید موا کو اف رساله یا خداییه رب العالمين بما هنارتي كو پیغمبره اف رساله فيديو بجيتوا اس امينم جبريل عليه الصلاة والسلام اف رساله جهشتي من وفي امانته از دجهيد موا حتى تعاملوا الجال غيري بصرماناجي دساكي تعاملوا بشيوكي بو باسلوبكي بو نوع عنفوي بو بلكو تعاملوا الجال هندي بو حقين شوام دتن باستين شوام دتن فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بديار كتن وديسان پیغمبر عليه الصلاة والسلام اینادینت چو خلکی هروسب عنفوینت چو خلکی بلکو نشوانات دا افریقا او حقا و دلائلت ویجی اوابون اکد بجن معجزه هر رمضان قال پیغمبری او قرآن پیغمبری علیه الصلاة والسلام وقتی کافرات گوته مشرکات گوته هر پیغمبر کی معجزه که های اری معجزات چیه پیغمبری علیه الصلاة والسلام معجزه خوب دیار کرد که او قرآن حتی رجا قیامت دیمینیتن شتی سعید نورس یاخفنک و گلک و جان بیجتن هندی اف قرآن برف الدنيا خلاص بيتن وعالم بيش بكبيتن اف قرآن ديني بيتفا هندي ولي بهد اف قرآن ني بيتفا يعني اف قرآن تجارة كيفنا بيتن قال جار عندك طعني الاسلام دون بيجن ابا دينك كيفنا دينك رجعيه دينك كير في وقتنا بالعكس اگر تسحكي ميجو تاريخ وان كافر اوید بسلمان بن نکاجی حمله که گله باشه هی کل اوروبا گله که بسلمان بیتن بریتانیا خالی گله که بسلمان بن امریکا ساکن نسبه بسلمان بونا خلکی گله که حتی نکات بیت دیانات دویل عالم گله دولتا یه منافسات کت که بیت دین ایکل گله باجرت کافرا اوی ام بیجین که دولت اوروبینا آن دولت امریکینا آن دولت استقدافینا آن اب حتی دماهیکی إذن أف دينك انتشارية دينك خلقك قال فطرتي تيتن قال فطرته بصرماني تيت قال فطرته بشرية تيتن بله ما وستا بابتك هي كيستعكا لنيو مسلمانانا بداخ ويعني بشيك لجنجا كان زور ديبينين ياما قبريار بيشن كوتي بيامبر إسلامي درودي خواي لسربيه أدبيات وبلاغي قسكرني بيامبر إسلام برامبر ناحزاني قد قسي ناشرين وجنوداني بكار هنا واگر ئێمەی مسلمان کە بڕیار بە شوێن کەوتیۆی بین بۆچی ئێستاکە بێ ئەو وێنەیە لەسەر خۆمان دروستکەین بڵێن وەڵام مسلمانەکان جنێوەدەن ئەوە کەسانێکن ئەیانەوە ئیسلام ناشرینکەن یاخود کۆمەڵێک لە مسلمانان باش لە ئاینی ئیسلام تێنەگەیشتون و پەیامت بۆ ئەو مسلمانانە وەروەها بۆ ئەو گەنج و لاوانە کە ڕەنگە وێنایەک لە دەرەوە دەستێک هەبێ وێنایەکی ناشرین بۆ گەنج و لاوانی مسلمان دروستکە لە کاتێکە پەیامبەرەکەی ئێمە قەت ڕێک کەوتووە لە مێژووی ژیانیا قسەیەکی ناشرین بەرامبەر کەسێک بکات. الحمد لله ام پیغمبر خود زانین کو فخر کائنات آیا و محمد علیه الصلاة والسلام سر بلندهیه بو هر بسلمانه که هر جهه کی بیتن چونکو اف بسلمانه وی پیغمبری دین خود زانیتن بلی مع الاسف اگر تو سح که هند جارا او انتصاب اسلامت که بجن ام بسلمانین حقیقت راستی پیغمبری نزانن ام دی بجن وانا بخو سحکن سیرت پیغمبری چونکو هوا نخواندیه سحکن حیات جیان پیغمبری علیه الصلاة والسلام
ساكني كو پیغمبر أبا چه پیغمبر عليه الصلاة والسلام مشكلة ما نوكا احتمال إشكال ما أبا أم پیغمبري نان ياسين کو پیغمبر کو اوه بریکا خواندنه که بی ریکا خواندنه که بیت یان علمه که شرعی بیتن اف پیغمبر ابو مزینه تن یاسین اگر مثلا احتمال ما مدارست که من شرعی یعنی بناه تگوتن احتمالات که ماسیتن گلک خطاب خانه کو اف پیغمبر درستای بناه دیار کردن بل ان بيجن وانا هرن سيرته پیغمبر بخيرين عليه الصلاه والسلام وكتبت سيره گلک زحفم باللغه الكرديه الحمد لله گلکتين بخو پیغمبر ابن یاسین علیه الصلاة والسلام اری اف پیغمبره راست اوهین اتهامویت کم ویشی وی وی شکلی یان پیغمبرک جواز و شکلک دیه هر روز ام بوان که اصد بجن اوی محاربه اسلامیت کن و پیغمبریت کن علیه الصلاة والسلام توجي ساكي كو پیغمبر كبو چي تو محاربه ويت كيش بچي دي محاربه پیغمبريت كي اكيد وقت ايك براستيه كي تيتنو حقيه كي تيتنو نحازت بصرمانه دوين محاربه بكن بله رساله كنا مك بواناجي اوج بلا بخو ساكينه چونكو قالك يتين فيلم سر پیغمبر كريم عليه الصلاه والسلام مسرحيه سر پیغمبر كريم عليه الصلاه والسلام يتنشرين كريم بو خلق كي دماي كي بويريكي وقت خواندنا پیغمبري نیاسی و پیغمبر خواندی و سیرت داوی و اطلاعات پیغمبری صلی الله علیه و سلم ید بصر ما بون حتی گله که تین محاربات دینیت کرد یعنی احتمالش علمایت مازن بون ید غربیت کافر بون اواناج وقتی هاتین دیانت خواندی شریعت خواندی بو سبب هدایت وان و بآلاف اکد بجن خلق بصرمان بوی و نسبه که هر مازن ید بصرمان بن بجا افتشتا بيدفيا مرف نياسي پیغمبري عليه الصلاة والسلام توی منصف بی اگر تو بشر بی و توی منصف بی چه تو بسرمان بی یا نه بسرمان بی انسان وقتی تعامل گل کسی کد چه بسرمان بیت یا نه بسرمان بیتن ویت یه منصف بیتن یا عادل بیتن حقی وی بداتی اول بیشی وی حتی اونو که مثلا گل جارده بیشی جیران من آن کسی ها آن فلان کسی فلاه آن جهیه آن یکیدیه آن یزیدیه دی توی منصف بیل گلوی يعني منصف أري والله احتمال راحتي يكل دفع أري والله احتمال أمينة أري والله عندك صفات الجانب دفع أري دي ساقي پیغمبري عليه الصلاة والسلام منا الصادق الأمين بو أري ساقي پیغمبري عليه الصلاة والسلام بوشي أهل مكة بري پیغمبر عليه الصلاة والسلام بصرمان بلاوه بيتن أهل مكة كافرة أمانة خود دانوي حتی وقتی پیغمبر بعثه هاتی و رساله هاتی هیچ تو امانت کافر دف پیغمبری بن علیه الصلاة والسلام امانت چه بون او یکی مثلا شیر خوی دانه دفی یکی اند پاره دانه دفی یکی تشتکی خوی دانه دف پیغمبری علیه الصلاة والسلام ول دف پیغمبری بو حافظ کرد اری بو چی وانا دانه دف وقتی بعثه هاجی و پیغمبر بو یا پیغمبر علیه الصلاة والسلام پیغمبری علیه الصلاة والسلام او امانت وانا دفی و خلقی جناسانش کافرت قریش نگوته پیغمبری بو مبزفری نوه چون وانا زانی که مروه که امینه و یا صادقه حتی پیغمبری صلی الله علیه و وقتی هجرت کردی و مشاخد بو مدینه گوته علی بن ابی طالب راضی بن خود لیبتن گوته او امانتو او تشتی خلقی دف من بدویتو بگهینه فلان کسی چون که برینگی قاصه نبون و تو حافظ که آن مثلا بنوک نبون اما جایی که حافظ هات بنکرن پیغمبر صلی الله علیه و سلم شیاد بیشتر مؤبا پاره مشرک و کافر و یم ازیت کن و از دری خستم و از ایشاندر مدام حوله کشتنامی کن بلی پیغمبر علیه الصلاة والسلام و نکر وقتی گشتی مدینه گوت علی بن ابی طالب امانت دوانا بگهینه دابزان پیغمبر صلی الله علیه و سلم نهایت امر بک انتقامی نهایت ازیت و بشریت بکد بلکه هایت خیر و بشریت دا و پیدوی امر بسلمانجی خاصتا شباب نوکه افج حیله بسلمان پیدوی پیغمبری خوب نیاسید سیرتایی بخینید دفاعی جب کرد چون که واجب السرمه ام دفاعش پیغمبری خوب کن واجب السرمه ام براوانیش پیغمبری بکن علیه الصلاة والسلام واجب السرمه ام سیرت و پیغمبری بیجین یعنی کش واجبات ها شوان واجبات ها که ام پیغمبری بدین نیاسین چون کنو که نیاسین و پیغمبری احتمال گلک نزانن و الجهل خدا نحز آن تشتكي بجنا پیغمبر عليه الصلاة والسلام بله ما مستطاع يعني سر مشقبوني پیغمبر دودي خوای لسر بچی بخشی بمروواتی اوی که اماجت بیک لقسکانتا تانت کسایی نامسلمانیش سرسان بون بم کسایتیا چون بتوانین او وکو سر مشقك بخومان دابنين بوي لجيان معنا ربازكي او بگرين لسر پیامی او بمينوا لسر ديني و آين اسلامي جوان او بكين بنمونه بخومان أكيد أمزاني بسرمان هنديك أز بسرمان أس بدفي أسفيري أخلاق پیغمبر بن عليه الصلاة والسلام وقت بسيار عائشة يتكي راضي بنا خود لبيت ودي كان خلقه القرآن يعني أخلاقي بقرآن بو
شو قرآن بو أجر تساكر قرآن ساكش أحكامت مثلا الزواج أحكامت جنكا أحكامت مثلا معاملات أحكامت مثلا كربوينا نربوينا أحكام التعامل حتى دمهيك همي أحكامت عدالة مثلا ك شبيت فيها أبوها قال بيغمبري بو عليه الصلاة والسلام يعني قرآنك بو طريبت شو يعني قرآن خد تعالى بو بيجا أم بسلمان أمدي الدفخو بيدا كين كو أم خدان روشت أخلاق بيغمبري بن عليه الصلاة والسلام أخلاق خو ديتو خدان سنتك حسن بي من سن في الإسلام سنة حسنة أو كسي سنتك خير بلاغة نوف خلقك كداك وأخلاق بيغمبريا فله أجرها وأجر من عمل به إلى يوم القيامة أبا أجرك جالك ما ظن وخيرك وجالك ما ظن حتى رجع قيامة الدافع منيتن وأفتش تدل الدافع قال بيغمبري بيتن عليه الصلاة والسلام چونكو أجر تسنة بيغمبري بلاغة كو أخلاقي ويا روشتي ويا أخفناك بيغمبري عليه الصلاة والسلام تبي سبب بلاغ بونا في صحبته أبدي بتسنتك وجالك حسن ومروي بصرمان بدي أثرك به للدنيا ده يعني مثلا هذا خد تعالى قلت بيغمبري عليه الصلاة والسلام إنك ميت وإنكم ميتون ثم إنكم يوم القيامة عند ربكم تختصمون يعني مثلا مرني أم هميد أمريني بل بشتي مرني دي شابيتن رجع قيامته دي مخاصمه تكرن كدر قال كيكتن تناقوت من تراسي ناقوت من تبو مناقوت بيغمبري هو عليه الصلاة والسلام تأفضل مال مكر تأفت عدوية المكر تأمالي مخار تأس إيش عندم أفتش تهميد هي تكرن وقت أف خطاب القلب بيغمبري تتكرن عليه الصلاة والسلام كما سلام مرنيا ودهاب مري بس تشتكي دي تهاب رجع قيامات الدف خد تعالى دي بسيارة هي تكرن يعني إنسان أونينا كده مري تنها ما خلاص لا ما بشتي مرني دوريكتين يون بحشت يون جهنم أوريكو بيغمبري هاتي عليه الصلاة والسلام بما ديار بتن كو أوريكو بحشتيا وأوريكو ديف شون ناتشي بتن أبا ديار بتكو ريكو جهنم يأخذ تعالى مبدأ تبوش بلي بەڵێ مامۆستا سپاس دەکەین بۆی کە لەگەڵمان بووی لە شاری دهۆکەوە سپاس بۆ مامۆستای زێد بەرواری سپاس دەکەین بۆ کاتێک کە دەبەخشین بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارانم لە کۆنترۆڵ و لە ستۆدیۆ بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن هەیە دەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت تا پرۆگرامێکی تر لە ئارامیە بن بەخوای گەورەتان ئەسپێرین خۆتان لەگەڵ